همیده من هوا باش بن بینرین کردستان 24 لهر جهه که لیبن ام لوی درینه جبوکو به هفره خاطره خوب خازن جه سال 2020 ساله که تجی نهامتی درد و نخوشی پتا جدزدان عزیزان یا تجی فرمسک مزگینیه به هوارات گهینن به سال دهاتی هیویان نوتکن دخوازن هونجی بمرابن اما به هفره سالانو دست بکن و پیروز بکن به هیوی ما سال دهاتی ام پیگوه لکردستانه که یک گرتی آودان تجی خیر و برکت دور جه کورونای همو درد و بلاین سیاسی دست بکن بالا لەگەڵ هاوکار و ئیمان لەگەڵتانی ئیمان لە کۆتاییەکانی ساڵی 2020 هەرچەندە لە هەندێک وڵاتدا سەرەتای ساڵی 2021 دەستی پێکردووە بەڵام لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە بە هەموو ئاوەدانی و جوانی و هەموو ئەو دەستکەوتە جوانانەی کە لە ماوەی ڕابردوودا هەیە بووە ساڵی 2020 ساڵێکی پڕ لە ناخۆشی بوو بۆ هەمومان بەهۆی پەتای کۆڕۆناوە لە دەستانی کۆمەڵێک ئازیزمان کۆمەڵێک ڕووداوی سیاسی ڕوویانداوە کە هیوادارین لە ساڵی 2021 ئەم نەهامەتیانە کۆتایی پێبێت و ئێمە لە ڕۆماڵی تایبەتی کوردستان 24 لەگەڵتانین پەیامنێرانمان لە شوێنە جیاوازەکانی جیهان و کوردستان لەگەڵمان دەبن و ئایتر هیوادارین کام ساڵ دەستپێکێکی باش بێت بە هەموو لایەکمان ام بهیوینه جبو دست بکا سالا دهاتی سالا که بخیر و برکت او خوشی به سالا در بازبونه همی کریزان به هفرا هیویان گشت کن دارین به هفرا جیان و پیگ و جیان و آزادیه دچینین ده اف سالا دا جهولی را پایتخت دست بید کن هندک دیمنان زندی بواتین سرکرانه اگر بنیرن اف قلاته جهه هری نافدار هولیرش خو هر کسی ته هولیر دوی بچه قراته پیرا قراته اجادی من پیرا قرات نه هر چه قاس یعنی قایم قامیت راگه هند بیت کو قدغه آهنگ نابید بیت اساس کرن لدی ساگل باخوا کی تو بینی یعنی بصدان خلق چونه قراته جبو پیروزباهیه و لدسپیکا سالانو هیویان بچینن ازانی ایمان هر کاتێک ساڵ نوێ دەبێتەوە ئەگەر هەرچی خەم و ناومێدیشت هەبێ بەڵام خەڵک هیوادارە کە تەمەنێک بەڕێ دەکا ساڵێکی نوێی پڕ لە دەستکە و دەست پێ بکاتەوە هەرچەندە کۆ کاماژت پێکرد لە هەرێمی کوردستان بۆ نەگشتیەکان و ئاهەنگەکانی سەری ساڵ لە هۆتێلەکان و شوێنە گشتەکان قەدەغە کراوە بەڵام یاری ئاگرین ئاسمانی جوانی پایتەختی هەرێمی کوردستانی ڕازاندەتەوە هەمیشە بەگەشاوی بمێنێتەوە هیوادارین کە خەڵکیش بارودۆخەکە بە لە بەرچاو بگرن بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە دوور بکەونەوە لە یەک بەڵام لە هەمان کاتیشدا بتوان ئاهەنگێکی جوان و سەری ساڵێکی خۆش بەڕێ بکەن ڕاستە ئەف ساڵە یعنی ژناوە ڕاست و باجارên دیên بەغدایە بسەدان هزار کەسیە هاتینە هەولێرە پایتەخت ڕاستیش هەمی جارێ جێ پرسیارێ یعنی دەف من هەرچەندە هەندێک ئالیên سیاسی بەحساوەیەکێتکەن و ئاڤدانی و هەر تشت لە بەغدایە و لە باجارên دیên عێراقê باشترە هەرێما کوردستانê بەس ئەس پرسیارێکێ شواتکەم بۆچی جارێکێ دڤان پشتی ساڵا 2003 یک کورد نچویە بەغدا ئاهەنگە سەری ساڵێک گێڕیت ڕاستەوە ئارام هەمووشی تێنە هەولێرێ هێنە سلێمانیە تێنە دهوکێ جوانی ئەمنی بەلێژ لای ئەمنی یعنی گەلەگەلک پاراستیە خەلک پشت ڕاستن کام بچنە گوڕاپانە تەحریر یا بەغدایەژی لەوێ دەرێژی ئەڤەژی گوڕاپانە تەحریرە یا بەغدایەک و لەوێ دەرێ ئەف ساڵانە بەردەوام خۆپیشاندان هەبوون خۆپیشاندانên vê qadê vê meydanê bûne sedem ku Adil Abdulmehdî Serokweziran da ji karê xwe vekêşîtin tehdîdeka geleka mezin heye li ser Mustafa Kazimî jî li heman meydanê ew mûman hel dikin mûmên wan ji bo qurbaniyan evên ku di nava xweپîşandanan ve ji aliyê hêzên emnî û hin kesên nenaz ve bûne qurbanî pêçewaneyê Hewlêrê em ahengan saz dikin ئەو لێ دەرێ شینێ دەگێڕن بەغدای پایتەختی عێراق لە ساڵی ڕابردوودا ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و خەیرانی سیاسی گرنگ بووە وە کۆماژەت پێکرد خۆپیشاندانەکان هەروەها ئەو دەستێوەردانە دەرەکیانەی وڵاتانی هەرێمی کە ناوچەی سەوزی بەغدای چەندین جار کردە ئامانج ئەو هێزە بیانیانەی کە لە بەغدا بوون و هەروەها ئەو گەمارۆیانەی کە لەسەر گەمارۆی ئەمنیەتی لەسەر شاری بەغدا بوون وای کردووە کە هاوڵاتیان بە جۆرێکی تر ئەمساڵ بەرەو پیری ساڵی نوێی 2021 بچن کوشتنی ژمارێکی زۆری خۆپیشاندەر وای کرد کە خەڵک بە هیوایەکی دیکەوەڕوو لە ساڵی 2020 بکەن هەرچەندە ئێستاش حکوومەتەکەی مستەفا کازمی لە لێواری سەقامگیری و ئارامیدا نییە بەڵام وەکوە بینین کە خەڵک ژمارێکی زۆریان هاتوونەتە سەر شقامەکان مۆم هەڵدەکەن و ئەیانەوێت کە بەرەو پیری ساڵی 2021 بچن بەڵام ئیمان پەیامی کەسایەتیەکانی هەرێمی کوردستان دەبینین بە بۆنەی ساڵی 2020ەوە کە ئاراستی خەڵکی کوردستانیان کردووە لە سەرەتاوە سەرۆک بارزانی پەیامێکی ئاراستە کردو من ئاماژە بە پەیامێکی سەرۆک بارزانی دەکەم سەرۆک بارزانی هیواخوازە ساڵی 2021 ساڵی کۆتایی هاتنی پەتا و نەخۆشی و گرفتەکان بێت سەرۆک بارزانی پەیامێکی بە بۆنەی سەری ساڵی نوێی زاینیەوە
بڵاوکردەوە و تیایدا پیرۆزبایی لە هاوڵاتیانی کوردستان و خانەوادەی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان دەکات. لە بەشێکی دیکەی پەیامەکەیدا سەرۆک بارزانی دەڵێت هیوادارم ساڵی 2021 ساڵی کۆتایی هاتنی پەتاو نەخۆشی و گرفتەکان بێت و ئاشتی و ئاسوودەیی بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان و عێراق و گشت ناوچەکەمان بێتە دی. باش ئەژان هەمان کێوانێدا سەرۆک وەزیرێن هەرێما کوردستانی مەسرور بارزانی ببوونەیە ساڵە نوێ زاینی پەیامێک بەڵافکردە ji bilî pêşkêşkirina pîrozbahiyan wî ragihan bi hikûmeta Iraqê geştin rêkeftinê hîvîdarim rêkeftin û weke xwe bête cêbecêkirin. Deqa peyama Serok Wezîrên Herêma Kurdistanê ev e. Bibûneya sersala nû ya 2021 pîrozbahiyên xwe pêşkêşî welatiyên Kurdistanê bi giştî pêşmergehên qehreman û malbat û kes û karên şehîdên serbilind bi taybet dikin. Hêvîdarim saleke hemû aştî, aramî, bi dawî hatina qeyran û krîzan li Kurdistanê, Iraq û cîhanê be. Di demekî de ku hatina salan û Herêma Kurdistanê û cîhan bi giştî saleke gelek dijwar derbas kir. Ew jî ji ber belavbûna vayrûsê koronayê bandorên wên aboriyên dijwar û neşandina mafên darayên Herêma Kurdistanê ji aliyê berpirsên hikûmeta federal ve li Bexdayê ku di encamê de qeyraneke girana darayî û barekê giran kete ser milê welatiyên xweştiviyên Herêma Kurdistanê. Niha lêser bûceya sala 2021 bi hikûmeta Iraqê gihiştîne rêkeftinê. Hêvîdarim ev rêkeftin weke xwe bê cêbecêkirin. Aliyên siyasiyên Iraqê êdîrê nedin. Maf û destkeftên darayên xelkê Kurdistanê bibine karteke fişareya siyasî li dijî xelkê mafxwarê Kurdistanê. Mesrûr Barzanî tekez dike. Ew ti carê de ji mafên xwên destûrî bernadin. Gelê Kurdistanê xwediyê dûza neteweyî û niştîmanî ye. Gelek qurbanî ji bo vê yekê dane. Qewareyê Herêma Kurdistanê berhemê têkuşîna 100,000 şehîdan e. Divê em hemû beravaniyê lê bikin û biparêzin. Ji ber ku romet û serbilindiya gelê Kurdistanê girêdayî hebûn û bihêzkirina nasnameya me ya neteweyî û niştîmanî ye. Rêzgirtin ji mafên me yên destûrî re ye. Ez bang li hemû hêz û aliyên siyasî û gelê Kurdistanê xwaragir dikim. Hemû cudahî û nakokiyên xwe bidin alî, beravaniyê li mafên rewayên destûriyên xwe bikin. Ez bawerim bi yekrêzî û yekgirtinê em dikarin hemû krîz û astengiyan bi hevra derbas bikin. Li vir tekeziyê li ser hewlên me berdewam ji bo berdewamiya çaksazî, baştirkirina jiyan û rewşa xelkê Herêma Kurdistanê, serweriya yasa û dadweriyê û bicihkirina zêdetira aramî û ewlehiyê dike. Em geşbînin bi hîvîdarî lê pêşerojê dinêrin. Hîvî dikin Herêma Kurdistanê bikeve qonaxeke nû ya pêşkeftinê û hemû destkeftî û avedaniyê. Dûr be ji hemû zehmetî û rewşên nexwastî û dijwar. Sala nû li hemû aliyan pîrûz be. Kurdistan jî herdem bihêztir, serferastir, avedantir be. بەڵێمان سەرۆکی هەرێمی کوردستانیش پەیامێکی هەیە. نوچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە پەیامێکی پیرۆزباییدا بە بۆنەی هاتنی ساڵی نوێوە ڕایدەگەنێت کە ساڵی تازە لە هەموو کوردستانیان و لە خانەوادەی سەربەرزی شەهیدان و لەگەڵ عێراق و نوێنەرانی وڵاتان و هاوپەیمانان لە کوردستان و عێراق هەروەها لە جیهان پیرۆز دەکەم. هیوادارم لە ساڵی تازەدا کوردستان و عێراق و تەواوی مرۆڤایەتی ناخۆشی و سەختیەکانی ساڵی ڕابردوو پەتای کۆڕۆنا و لێککەوتەکانی جێبهێڵن و ساڵێکی پڕ لە ئارامی و خۆشی و سەقامگیری بەڕێ بکەن و ژیان ئاسایی ببێتەوە. هەروەها نوچیروان بارزانی ڕایدەگەنێت ساڵی ڕابردوو هەرێمی کوردستانیش وەک هەموو جیهان کەوتە بەر لێککەوتە سەختەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. دۆخێکی نەخوازراوی تەندروستی و دارایی و ئابووری سەخت بەرۆکی هەرێمی کوردستانی گرت کە لە هەموو ڕۆیەکەوە بارقورسێکی زۆری خستە سەرشانی هاوڵاتیان بە سەدان خانەوادەی کوردستان بەهۆی پەتاوە ئازیزان و خۆشەویستانیانیان لەدەستدا. سەرخۆشیان لێ دەکەم و هاوخەمیانم. هەروەها نوچیروان بارزانی دەڵێ بەر لە کۆتایی ساڵی 2020 لە پەرلەمانی عێراق هەڵسوکەوتی هێزە سیاسیە سەرەکیەکانی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان زۆر ستەمکارانە بوو. سیاسەتێکی پڕ لە دژایەتی کردنی هەرێمی کوردستان بوو بە ئامانجی پەکخستنی خزمەتگوزاریەکان و برسی کردنی خەڵکی هەرێمی کوردستان. لە یاسای پڕکردنەوەی کورتێنانی داراییدا هەموو هەوڵێکمیاندا و بە ناوی یاساوە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانیان بە هەموو شێوەیەک لا موچە و شایستە داراییەکان بێبەش کرد. ئەمە دژی گیانی هاوچارەنووسی و
پێکەوە ژیانە و هەست نەکردنە بە هیچ بەرپرسیارەتیەک بەرامبەر بە بەشێکی فەرمانبەرانی دەوڵەتی عێراق. سەرۆک وەزیرانی عێراق و حکوومەتی فدراڵ و هەروەها هەموو دەستگا فەرمیەکانی دەوڵەتی عێراق نەدەبوایە ئەو نادات پەروەریە بەرامبەر بە فەرمانبەران و موچەخۆران و خەڵکی هەرێمی کوردستان قبول بکەن. حکوومەتی عێراق دەبێت شایستە داراییەکانی ساڵی 2020 هەرێمی کوردستان بە پێی ڕێککەوتنەکانی پێشوو قەرەبوو بکاتەوە. هەروەها چاوەڕێی نەتەوەی گرتوەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوبەشانمان ڕۆڵی خۆیان لە چارەسەرکردنی کێشەکاندا بگێڕن. پش و درێژی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و مانەوە بۆ زیاتر لە 2 هەفتە لە بەغدا و نەهێشتنی هیچ بەهانەیەک بۆ ڕێکنەکەوتن ئەو پەڕی نیازپاکی و ئامادەی هەرێمی کوردستانە بۆ چارەسەرکردنی کێشەکان، بەڵام بەداخەوە تا ئێستا وەڵامێکی باش و کردەیی لەلایەن حکوومەتی فدراڵی عێراقەوە بۆ کەمترین مافاداراییەکانی هەرێمی کوردستان نییە. ئەوە بە هیچ شێوەیەک ئامادەی نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان، بەڵکو و سزادانی خەڵکی کوردستانە کە بە هیچ شێوەیەک یاسایی و دەستوری نییە و تەنیا بە مەبەست و بڕیاری سیاسی دەکرێت. ئامادەی و خواست و ویستمان بۆ گەیشتن بە چارەسەر و ڕێککەوتنێکی یەکجارەکی لەسەر بنەمای دەستوری عێراق دووپات دەکەینەوە کە ماف و شایستەکانی گەلی کوردستان و سەقامگیری بۆ تەواوی عێراق مسۆگەر بکات. لەسەر پێشوازی لە ساڵی نوێ بکەن، ساڵی 2021. طبعا ساڵی 2020 ساڵێک بوو وەکوتم، ینی ساڵێکی پڕ لە قەیران بوو. ئەم دیمەنانە ببینن کە دیمەنی گۆڕەپانی تەحریرە لە بەغدا و خەڵکی دەبینن کە هاتوونەتە ئێرە، چونکە هیچ ئاهەنگێک لە گۆڕەپانی بەڵێن لە بەغدا ئەنجام نەدرا، هیچ ئاهەنگێک لە بەغدا ئەنجام نەدراوەی کە هەبوو تەنها لێرە خەڵک لە گۆڕەپانی تەحریر و لە هەندێک شوێنی دیکە کۆبوونەتەوە بۆ ئەوەی کە پێشوازی لە ساڵی نوێ بکەن. دەبینی مۆمەکان 700 مۆمن لە چەند شوێنێکی جیاواز دانراون بۆ ئەوەیە کە پێشوازی لە ساڵی نوێ بکەن. شنو أمنياتك السنة الجديدة؟ والله إن شاء الله كو صالة بي صالة خير بي وندخوازن و صالة نوشي هفين و چن ام دخوازن كو آرامي هبه خەڵکی کە لێرێ بە شێوەیەکی گشتی خەونی سەرەکییان یان ئاواتی سەرەکییانەوەیە کە داوایەوەکەن کە ئاسایش و ئارامی بگەڕێتەوە بۆ عێراق، چونکە عێراق وڵاتێکە ئاسایش و ئارامی لە دەست داوە و خەڵکێکی زۆرش کێشەی هەبووە لە ساڵی 2020 و 2020 ساڵێک بۆ پڕ لە قەیران بوو بۆ عێراقیەکان. دیارە ئێستا لێرە هەمووانەی کە پێشوازی لە ساڵی نوێەکەن دەڵێن کە ومێ دەکەن یان خەونمانە یان ئاواتمانە کە ساڵی 2020 هەرگیز لە ساڵی 2020 نەکە، بۆی کە ئەو داواکاریانەی بە تایبەت کە ئێمە هەمان بوو بۆ چاکسازی، بۆ باشترکردنی ڕۆژی خزمەتگوزاری، بۆ هەلی کار کە ئەمانە هەمووی داوای خۆپیشاندەران بوو بێتە دی لە ساڵی 2021. لە گرنگترین ئەو ڕووداوانشی کە لە ساڵی 2020 ڕوویدا هاتنە پێشەوەی سەرۆک وەزیرانی نوێ عێراق و مستەفا کازمی کە لە ساڵی 2020 دەست بەکار بوو. عێراقیەکان لە ساڵی 2021 بێگومان پێشاتێکی سیاسی تازەیشیان لە پێشەکاوی هەڵبژاردن و هەڵبژاردننی دەستێکی تازەیە بۆ پەرلەمانی عێراق و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. بەڵاوکارم سۆران کامەران سپاس لە بەغدا زانیاریت پێدام لەبارەی ئەمڕۆ لە بەغداچی دەگوزارێت و وێنەکانت بۆ گواستینەوە، دواتریش دەگەڕینەوە لات هەر زانیارێکی دیکە هەبێت و لە گەڵی بەردەوام دەبینیم. هێژان هەمان کێوانە دام دخوازن ji virûşunda dê çi bibe sala 2020 salekek gelekê cuda bû tijî qeyranên siyasî aborî daketina nirxê petrolê bihabûna dolar daketina nirxê dînarê Iraqî ji bilî wêyekê çendîn rûdan û pêşhatên din jî çêbûn yanî li ser axa Iraqê hem kuştina Qasim Suleymanî Ebu Mehdi Muhendis xwepişandana li tevahiya Iraqê ناکۆکیên aliyên siyasî ji bo Kurdistanê jî yanî helbet xweş nebû hem krîza tendurustî hem jî darayî hem jî Kurd bi destê Kurdan hatine kuştin di vê salê de yanî me jî saleka rehet bi giştî derbas nekir bihîvîne sala dahatîndekî baştir be li ser wan hîviyan pengava tavêjîn bi rastî mêvanekê me heye berêz Salih Mela Emer Mamostayê zanîngehê çavderê siyasî kak Salih tu bixêratiyek serçavêt min em bêjîn 2020 yanî bi rastî jî saleka temam cuda تایبەتی جارێ ئەم دەست پێ بکەین عێراقی دەست پێ بکەین ناکۆکیەت سیاسی عێراقی گەهشتینەوی ئاستی و دەستهەڵاتە حکوومەتێ بەسەر گروپان نەمایە مەدید هەفتیا دەربازبووی کازم مستەفا کازمی شاندێک فڕێکیرە تەهرانێ حتا کو هەندێک گروپا وەلێ بکەت گوهداریاوی بکەن یعنی بخواوەت خوددا کارەساتێکە
تو چاوەڕێت کەی ساڵا داهاتی بە هەمان قەیرانان ji bo Iraqê dest pê bike yan jî dibît saleka cuda bîtin. خۆ ئەو کێشێت جەناوێتە بەحەز کرد و گڕۆپێک چۆ تەهران ئەو نییە کو ببین ساڵا 2020 بیتن قەیرانە مەشروعیەت حکومەتە عێراقی دای هەی و ساڵا 2020 دەتوانین زیاترێ لێبووی بەردەوامێ بووی نەتوانیە کو ئەو کێشە بێتە چارەسەرکردن و ئەو کێشەیەکە و هژمونیا ئیرانی و ئەمریکای شێوەیەکتی عێراقی دای هەی ئەو ململانەیە لە ساڵا 2021 بەردەوام بیتن ئەو نییە کو بین تازە کۆتایی دێ پێهێتەهێنان چونکە شێوەیەکی دەتوانین ببین و هەستێکی نیشتیمانیت ناوبینە عێراقیدا نییە زیاتر لەژێر کاریگەریە دەوڵەتی دینێک و سیاسەتێتکەن بەس ئەوەی و گرنگە ئەوەیە و هەرێما کوردستانی چاوە دەتوانیتن بەرگریە بەرژەوەندیت خۆ بکاتن تەناوە واقعی و هەی ئەو واقعی و هەی ئەوەیە پێویستە هەرێما کوردستانی گوتارێکی یەکگرتو هەبیتن پێویستە پێداچوونەوەیەکی سەرەکیت پەیوەندیە خۆت گە بەغدا بکاتن بۆ ئەوەی ئەو قەیرانێت ناو بەغدادا تەسیرێکی سلبیل سە هەرێما کوردستانی نەکەن ئەگەر نە شێوەیەکی گشتی ئەوە دەتوانیتن کاریگەریل سە هەرێما کوردستانی دروست بکە مەسەلەن شیعەت بین و هەرێما کوردستانی دژوێ هەندێ بڕیار نەدایە و هێزت ئەمریکای پاشەکشە بکەن ناو عێراقیدا باعثی هەندێ بوون ناو پارلەمانیدا کێشێت جۆرا و جۆر بۆ هەرێما کوردستانی دروست بکەن یعنی ئەو یاسای قەرزی دەرباز بوو کە بودجێ هەرێما کوردستانی نەهنێرن شێوەیەکی گشتی بەغدا تەرکیز لەسەر خاڵێت لاواز و بهێزی هەرێما کوردستانیکاتن منیش لێرە پرسیارەکەم هەیە سەبارەت بە کورد ئێوە ئاماژەتان بۆ کرد کە بەغدا پابەندی و ڕێکەوتنانە بێت کە لەگەڵ هەرێم هەیە وتر کوردیش کۆمەڵێک هەوڵی دیکە بدات بۆی کە بتوانێت بەغدا پابەندی مافە دەستوریەکانی بکات بەڵام ئەوەی کە لە ڕابردوودا بینیمان دانوستانەکانی نێوان هەرێمی کوردستان و هەروەها بەغدا و ئەو پێشێلکاریانی کە لە بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرێت هەموو معادڵەکانی گۆڕی ئێستا کورد لە بەردەم چەندین بژاردەی گرنگدایە پێتان وایە لە ساڵی 2021 هیچ گۆڕانکاریەک بەسەرم سیاسەتانی بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان دێت ئەبێ ئێمە چی بکەین ئەبێ بژاردەی دیکەمان لە بەردەمدا چی بێت ئەگەر کورد کەلک وەربگرێتن لە ئەزمونێکانی 2023 تا 2020 دەتوانێتن کە بەرژەوەندیەکانی خۆی بەدەست بینیتن بەڵام ئەگەر بەو شێوەی بەردەوام بێتن نەخێر لەبەرچە دائیمەن هەر لایەنێک خاڵی لاوازی هەیە خاڵی بەهێزی هەیە هەرێمی کوردستانش هەندێک خاڵی لاوازی هەیە هەندێک خاڵی بەهێزی هەیە بەغداش هەندێک خاڵی لاوازی هەیە هەندێک خاڵی بەهێزی هەیە بەغدا دائیمەن تەرکیزی لەسەر خاڵەکانی لاوازی هەرێمی کوردستان کردووە و بە شێوەیەک گوشاری لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە کە خاڵەکانی بەهێزی هەرێمی کوردستانیشی لاواز کردووە خاڵەکان مەسەلەن تۆ ئێستا تەماشا بکەی مادەی 140 خاڵێکی بەهێزی هەرێمی کوردستان بووە کە بەپێی دەستور دەتوانێت ئەو مادە جێبەجێ هاتباکردن بەڵام بەغدا کەرکی لە خاڵی لاوازی هەرێمی کوردستان وەرگرتووە مەسەلەی بودجەی بەکارهێناوە لە ڕێگای بودجەوای کردووە ئێستا کورد بیر لە جێبەجێکردنی مادەی 140 ناکاتەوە تەنیا بیر لە بودجە دەکاتەوە خاڵی بەهێزی هەرێمی کوردستان چییە؟ عێراق دەناو قەیراندایە قەیرانێکی ئابووری گەورەی هەیە و سندوقی IMF یان سندوقی دراوی نێودەوڵەتی دێتن یارمەتی عێراق دەدات کە پرۆگرامی ئێستای بودجەی عێراق بە قەناعەتی من هیچ حکوومەتی عێراق دای نەنایە سندوقی دراوی نێودەوڵەتی پایڵبشتی لێ کردووە IMF کە ئەم بودجەی بۆ عێراق دانەوە و عێراق ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا گفتگوی کردووە قەناعەتی بۆ دروست کردووە چوویتە دەناو پارلماندا بەڵام مەترسی هەیە کە دەناو پارلماندا ئەمە شیعەکان کێشەی بۆ دروست بکەن هەرێمی کوردستان دەتوانێتن کە لەگەڵ ڕێکخراوە یەکگرتووەکان لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی IMF گفتگۆ بکاتن بۆ ئەوەی کە سندوقی دراوی نێودەوڵەتی بینیتن گوشار لەسەر پارلمانی عێراق لەسەر حکوومەتی عێراق دروست بکاتن کە بینیتن بودجەی هەرێمی کوردستان دابین بکات ئەگەر سندوقی دراوی نێودەوڵەتی یارمەتی عێراق نەداتن مستحیلە عێراق بتوانێتن قەیرانی دارایی خۆی دەرباز بکاتن سندوقی دراوی نێودەوڵەتی لە چەند مانگی داهاتوو یارمەتی دارایی حکوومەتی عێراق دەداتن نزیکەی زیاتر لە 5 میلیارد دلار و ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە یارمەتی دەداتن دەوڵەتەکانی درش قەرز بە دەوڵەتی عێراق بدەن ئەگەر کاتێجێ هەرێما کوردستان الکیڤە بیت قەرا ئەس هەستکەم زیاتر سەر vê نقطê باغvîn کاک ساڵح مراسلê me dê wergirîn nûçegehanê me baş e efû bike dê paşî heyne layê te ve alan Hüseyin ji mihwerê teleskop digelme de yanî pêşmergên herêma Kurdistanê saleka rehet derbas nekir bi rastiyeken beynê yanî tu baranê artêfşa Tirkiye ji aliyekê diyên Îranê li vû tevgerên Daişê li hin navçeyan ji aliyekê dî ve
پاراستنا خلکی هرما کردستان جگری لاین پککی و روبروبون آوانیان جی هرشین وان بو سر پشمرگه یعنی سال که راحت نبو براستی سرباری کریزا دارایی و ویروس کرونای بزنم جبو سال دهاتی پیاما هزین پشمرگه کردستان لسنگرین برگریه چی اجبو خلک کردستان بگشتی کو تاکانه هزا پاراستنا گیان ما زاروکین ما مالبات و خزان متکن جاوه میلوا کاوچت بش بله ایمان دمت باش بیتن اصل محور تلسکوفم کل وری پیشمرگت آمادنه همی خوشی و نخوشی و جشن و سرسال و بهم ودان و همی هر کفت دا اول وری نل سنگری بر خدانه و کت آماجه پیدای کو سالت بوری اوان در باز کینه و گلک زحمت و بریا و گلک ماندی بو بریا شهید دای نبوده که کردستان که آزاد و کنی که جی مدیت الباجرن هرما کردستان همیان آهنگت گران خلق ورجاب و سرجادان و آهنگت کرد نو خوشید بر اوجی همی زفریتم بوان کسان اول وری اول دورو برات متبینی اوجی پیشمرگه کو اوان گیان خو کریا سنگرک یا چپرک بو وی خلکی برهند اوجی تشن بجین بخو شوای که باش جیان خو پر ببن او کنید بین وریش اوان جی بخو حاضری خو کریا با شبه و هنگ کو بچیک دانا ام بزانیم پیام تو بچنه فرمانده طارق هرنی دیگر مدا ام بزانین وکو پیشمرگه پیام چکو هنجی افریقا دیری خزانت خو بشین سر سال خود کن پیشکی زور بخیر بین سرچاوا سر سالانیل هنگو پیروز بیدن سر سالانیل همه ملتی کرد تایبه جناب سروک بارزانی و حکومت حریم ایکاک مسرور برای هیجا کاک نیچیروان سروک حریمه و التوایا ملت کرد و مالبات شهید و پیشمرگت قهرمان کود و سنگر و ارکی خود بینن هیویا ما و سالانیل بیت سال خیر و برکت سال خوشی و یا تناهی ایشالا امید او که اف نخوشل ناف ما و ملت ما همه ملت دنیا بچیتن یک گردنو یک ریزیا ملت ما دعوای الاحزاب سیاسی تین کو یک بگرن بو هندی کو بشین ام برنگاری اف نیارون حزید ما کو چاو لسر کردستان ما هی بشین ام دفاع خوب کین و اف از ما اقتصادی کو نوکه هی لسر ما در باز بیتن باش افریقا خلک کل سرانسری هرما کردستان آهنگات گرید جشنا وقت بجن سر سال پیروز کن و چه پیامک بو خلکه ها بو حالاتی ها هین چت بجنر سنگرا خودی هم وگو پیشمرگی هم همه گاوت آماده این لیره کو بشین ام خدمت ملت خوب کن و سنگرا دا کو چطور مبرینو کد یال داعش او شرط حشد شعبی و اوانه کو مکری ام شین دفاعی بکن دو خلکی می تنابیل مالت خوب راحتی سر سال خوب بورینن و امنایی و آرامی دابن زور سپاس بهاد نانگو زور ممنون سپاس فرمانده طارق هرنی افریقا دو دیری خزان آخوی السنگرای جارتا چه هیا بو مالبات آخو بو خزان آخو سرتا پیروز بای ل خانواده شهیدان خلچی کردستان با گشتی دکین هر وکو آگادار نیوش کردستان و سالی رابردو بدر نبوه لکیشا لوانا قیرانی دارایی پتای کرونا برینی بودجه کردستان اوان همو کیشه بون هیوا دارین لسالی داهتو کوتایی باو کیشانه بیتو دوباره پیروز بایی لهمو خلچی کردستان دکمو بتایبتی خانواده کشم که زنم تشارت بده ام پیام هندک پیشمرگه دی بزانین اگر تو جی پیام خو بجوا کو پیشمرگه یک افریقا سنگرا و دیری خزانه خو سر سال خود بورینی سرتا پیروز بایی ساڵی ئایندا لە هەموو کوردستانیان سەرەتا لە جەنابی سەرۆک و هەموو کوردستانیان و داچی شەهیدان دیارە ساڵی ڕابردوو ساڵێکی پڕ لە نەخۆشی و ئازار بوو هیوادارین ساڵی ئایندا ساڵی پڕ لە خۆشی و خۆشگوزەران بیبی بۆ کوردستانیان هەروەها حیزب و لایەنە کوردستانیەکان هەڵوێستەکانیان یەک بخەن بۆ یەخستنەوە و ڕێخستنەوەی نێوماڵی کوردی و ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێکی نەخوازراو کە ڕوبەڕووی خەڵکی کوردستان و کوردستانیان بێتەوە هەروەها کوردستانیان بکەونە خۆشی و ئارامی و لە ئایندەیەکی نزیکدا لووتکەی ئاواتەکانی هەموو کوردستانیان و شەهیدان بێتە دی کە بەدیهاتنی دەوڵەتی کوردستانە. سپاس بله ادی وکوید بینن پشمرگجی سنگرا دا و دیری خزانت خوب وی شوی او جی سر سال خود در باست کن او تخوازند سالانی دا سالا بیتا سالا خیر و خوشی بو هرما کردستانه و
هەردەم ژی کو سۆزێت دەنە خەلکی کوردستانê ew di herdem giyanê xwe kene fîdayê Kurdistanê bû yekê ew bişên jiyanek aram bijîn. باشه الان د ناف پێشمەرگên کوردستانê ji teleskop peyama wan gehand sersala wan pîrûz be bihîvîna sala dahatî bûwan û hem gelê Kurdistanê rihet darbas bîtin. Da her hebî destên wan jî neyişin. Hêjan hin dîmenan hem ji Enqereyê hem ji Silêmaniyê tên ser ekranê ji aliyekê dijî ve lê Silêmaniyê û li Hewlêrê sê dîmenan hûn li kêleka me dibînin. Ji Enqereyê ez bijim nîv saeteke qedexeya hatnû çûnê li wê derê hatiye ragihandin ji ber ku li wê derê hejmara tûjbûyên koronayê 2 milyon kes derbas kirine ser wî 20,000 kesan bi vayrûsê mirîn. Bi fermana serokkomarê wî welatî qedexeya hatnû çûnê bû dema 4 rojan rojên serê salê de hate ragihandin. Lew mawedî di nava heftiyekê de çend rojên pêşî serê salê xelek gelek çûne bazaran ji ber ku ew mecbûrin di malê xwe de ser salê pîroz bikin. Ew jî derfeteke baş e ku xêzan nêzîkiyê ku dibin çên heskirina xwe gelek parve bikin ji ber ku ew demên ku taybet piştî hatina teknolojiyê لە زۆربەی وڵاتانی دیکەش وە بۆ تەنیا لە تورکیانی لە کوردستانیش لە زۆربەی وڵاتان ئەم قەدەغەی هەرا بووە بەڵام دیارە لە تورکیا لە سەری ساڵ قەدەغەکە تونتر بە بۆ هۆی و ئامارانەی کە بەهۆی کۆرۆناوە بەرز بۆتەوە لە تورکیا بەگشتی بەڵام ئیمان من تۆڕی پامێرەمان لەگەڵمان بەردەوام دەبن وێنە زیندوەکان دەگوازینەوە کاتی سەری ساڵی نوێی زاینی بەڵام میوانەکەمان لەگەڵە لێرە بەڕێز ساڵح مەلاعومەر چاودێری سیاسی و مامۆستای زانکۆ من کۆتا پرسیار لە بەڕێستان دەکەم سەبارەت بە ئەو ڕووداوانەی کە لە 2020 ڕوویاندا کۆمەڵێک هاوکێشە لە ناوچەکاندا گۆڕان بڵین ساڵی 2020 بەگشتی ساڵی ڕووداوەکان بۆ 2020 لە بەردەم کۆمەڵێک هەڵبژاردننی گرنگدایە پێتان وایە داهاتووی عێراق چۆن دەبینن بەم هەموو کێشانەی کە لە 2020 هەی بووە ئەم ململانیانەی کە لە نێوان ئەمریکا و ئێران هێتی تا چەندە کاریگەری دەکاتە سەر داهاتوی عێراق بەگشتی وە کوردستانی شەگەر وەڵاممان بدەیتەوە. بەڵێ ئەمە لەسەر ئەمە دەمێنێتەوە کە هەرێمی کوردستان چۆن دەناو پانتای سیاسی ناوخۆیی عێراق و ناوچەی و نێودەوڵەتی گەمە دەکە ئەگەر بە شێوەیەکی درست بتوانێتن گەمەی سیاسی بکاتن دەتوانێتن کە ساڵێکی پڕدەستکەوت بێتن بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەگەر وەک پێویست ناتوانێتن گەمە بکاتن بە تاکید دەتوانێتن کە کاریگەری زۆر خراپی لەسەر هەرێمی کوردستان هەبێتن ئێمە تەماشا بکەین هەرێمی کوردستان ئێمە بە شێوەیەکی لۆکاڵی تعامل دەکەین لەگەڵ بەغداوە تێڕوانینەکەی لۆکاڵی بۆ کێشەی هەرێمی کوردستان سیر دەکەن بەڵام لە ساڵی 1992ەوە بەپێی بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کێشەی کورد بوویتە کێشەیەکی جیهانی بەپێی بڕیاری 1986 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە بەشی خۆراک هەسەی کوردستان هاتە دیارکردن حتا تەدەخولکردن لەناو ئابووری عێراقشدا لەسەر ئاستی جیهانی یعنی کێشەی کورد هاتوتە چارەسەرکردن بەڵام کورد ئێستا وەک پێویست نەیتوانیوە کە دەرفەت لەمە وەربگرێتن ئەم کێشانەی کە ئێستا هەیەتی دەگەڵ بەغدا بکاتە سەر ئاستێکی جیهانی ئەگەر بتوانێت بە شێوەیەکی درست کەلێک لەم دەرفەتە وەرگێتن و کەلێک لە سندوقی دراوی نێودەوڵەتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی وەربگرێتن بە تاکید پارلمانی بەغدا زۆر بە ئاسانی دەتوە ئەمە ئیمزا دەکاتن و دەرباز دەکات بەڵام ئەگەر کورد بێتن بە شیوەیەکی لۆکاڵی بیر بکاتەوە کە بینیتن هەموو لایەنەکانی سیاسی شیعە ڕازی بکاتن و بینیتن لەو دەرگایە بینیتن کێشەکە چارەسەر بکاتن من ئێستا دەتوانم بڵێم کە کێشەکە لە ساڵی 2021 زۆر زیاتر دەبێتن. حکوومەتە هەرێما کوردستانê دێگەل و نەرانە تەوێنیەک بووی دگەل وڵاتێن دیین دەردوورێژی هەموو هەوڵدانێن خۆدانە پێویستە نالیان ji bo ku عێراق بڕاستیژی دەخوازیت هەرێما کوردستانê بخەن دقینیتن ئەگەر پێو شێوەی بێتن عێراقی خاڵێکی لاواز یەکجار زۆر گەورەیە هەی عێراق ببێ هاوکاریە سندوقی دراوی نێودەوڵەتی ببێ هاوکاریە قەرزێت دەوڵەتێت بیانی ناتوانێتن لە وەزعیەتی قەیرانی تازە دەرباز ببیتن و ئەگەر سندوقی دراوی نێودەوڵەتی ئەم بتوانین وێ قەناعەتی بۆ درست بکەین کو عێراق یە حەسێ کوردان نادەتن حەسێ هەرێمە کوردستانی نادەتن ئەو ئامادە نابیتن کو بینیتن پارێ سندوقی دراوی نێودەوڵەتی کو حەسێ عێراقی بەشێکی تێدا هەی بینیتن تاویلی عێراقی بداتن و هیچ حەسە بۆ کوردستانی نێتەدان دناو قەرزێت ناوخۆییدا عێراق دەتوانێت پێویستی قەرزی دەرەکی نییە بەس قەرزی دەرەکی سندوقی دراوی نێودەوڵەتی دەوڵەتی دەرەکی ئامادە نابن ئەو قەرز بدەنە عێراقی وەک قەرز نەدرێتە عێراقی عێراق دیت ناو قەیرانێدا بیتن و یەک لە کێشێت سەرەکیت ناو هەرێمە کوردستانێدا هەی پەرتەوازەیت ناو گوتاری سیاسی کوردادا هەی یعنی کورد شیوەیەکی گەلانی دەرەکیت گفتگویت کەن
ئەقلیەتێکی دروست بوویت ناو هەرێمە کوردستانی دادبێن ئەو پارێتێتە هەرێمە کوردستانی ئەو پارەقر حکوومەتە هەرێمە کوردستانی بەتن ئەقلیەتێکی دروست بوویت بێ حکوومەت هەرێمە کوردستانی شەفافیت نیاوە درست نییە ئەوە کیشەیەکە کۆ تەسیل لەسەر ڕای گشتی دروست کردە پێویستە و هەرێمە کوردستانی حەوڵ بداتن بە شێوەیەکی مؤسساتی ڕفتار بکات یەک لە هۆکارێت نقطیت لاوازی هەرێمە کوردستانی ئەوەیە هەرێمە کوردستانی تاکو تازە دەستور نییە یعنی بشێوەیەکی نسیحەتکردن و بشێوەیەکی وێ هەندی تەسەور بێتەکردن ئۆپۆزیسیۆن وەکی دەسەڵاتی بیر بکاتەوەتکردن تەعاملکردن دەگەڵ بەختە درست نییە هەرێمە کوردستانی بۆ ئەوەی مؤسساتی لێبێتن پێویستە دەستور هەبێتن دەستور دیار بکاتن سنووری بۆ ئۆپۆزیسیۆنە بۆ هەر کەسێکی دابنێتن کۆ لایەنێت سیاسی ناو هەرێمە کوردستانی بە چ شێوەیەکی تەعاملێت یا بەخدا بکات ڕاستی من گەلک پرسیار هەبوون سەروێ مەسەلێ شتا بکەم یعنی بە دیموکراسی دیارە هەندێک ناچتە سەری دوان شرط و مرجع نخوی مثلا وقتی تا دستور هبیتن پرنسیبێکی دموکراسیە لایەنێکی سیاسی ناتوانی لێلا بەر وقتی من کێمە خلاص بووێدی دەرفەت نینە باشە گەلک سپاس بووتە تا هەر هەبی میێوانێ من بەڵێ مامۆستا ساڵح مەلامەر مامۆستای زانکۆ چاودێری سیاسی لە ستودیۆ لەگەڵمان بی وەڵامی پرسیارەکان داینەوە زۆر سپاس و ساڵی نوێشت پێش زۆر سپاس بۆ ئێوە ساڵی نوێی ئێوە پیرۆز بێت ساڵی نوێی هاوڵاتیان یاریمی کوردستان هەموویان پیرۆز بێت تا هەر هەبی سەرچاوە باش دچینە ئەنقەرەیە هەفکارە من عمەر سۆن مەسامەدە عمەر قەدەغەیە هاتنو چوونێ دەست پێ کرد بزانین لە تورکیە خەڵک پابەندی بێ قەدەغەیە بلێ باش سەریدا سەرساڵەوە و سەرساڵە هەموو بینەر و بیسەرێن کورسان بشاری پیرۆز دکەم بەێ بەریا 40 دقیقەیان قەدەقەیە دەرکەتنا دەرva دەست پێ کرد لە 81 باژارên Tirkiye û Bakur ji bo 4 rojan yani ji bo 8 saetî bi rastî ji nehê îşev dest pê kir wê heta roja duşemê 5 serê sibê duşemê ji bo 8 saetan wê berdewam bike ev qedeqeya derketina derva bi taybetî jî ji xwe dawiyên hefteyê ev mehkî zêdetir bi xwe dawiyên hefteyê qedexe dahatin sepandin li hemû bajarên Tirkiye û Bakur lêbelê îja jî bi taybetî ji bo sersalê ev qedexe bi maweya 2 rojan jî zêdetir dest pê kir niha wê gelê Tirkiye û Bakur wê ji neçarî ji mecburî wê li malên xwe herkes wê li malên xwe wê sersalê pîroz bikin li gel malbata xwe wê pîroz bikin her wiha em dikarin bêjin ku hêzin emnî li her deverênin li hemû cadde û kolanên qelebalixin hemû asayişê pêktînin niha jî hûn dibînin bira hevkarê min rengîvendik nîşanê wê bide ev jî kolaneke herî mezin ya Enqerê lêbelê hûn dibînin ji xeynê hêzên ewlekariya Tirkiye ji xeynê polîsan tu kes nîne lê li vê derê niha çûn û hatinê kontrol dikin ji xwe Wezareta Naxuya Tirkiye îro daxuyaniyeke belav kir divê daxuyanî de dibêje 28,193 hêzên ewlekariya Tirkiye wê îşev ji 6 êvarê heta 8 serê sibê wê asayişê kontrol bikin ka kesên ku van tedbîran goh nadinê wê werin kontrol kirin kesên ku wê goh nedin em bêjin bixwazin ku li derva sersalê pîroz bikin wê ji alî hêzên ewlekariya Tirkiye ve bêne tespît kirin û her wiha wê qedexeyên tund wê cizayên tund jî li ser wan bêne sepandin ji loma jî em dibînin ku bi rastî li hemû kolanên mezin yên Tirkiye bi taybetî jî li Enqere û Stenbolê gelekî goh didin man tedbîran li aliyê din jî niha tabî sersalê hemû serokên partiyên siyasî jî Serokkomarê Tirkiye Erdoğan jî peyamên sersalê belav kirin Erdoğan peyama xwe ya sersalê de got ku em sala 2020 gelekî saleke xedar bû lêbelê em hêvînin ku sala 2021 ji bo welatê me û ji bo mirovahiyê bibe saleke nû li aliyê din Erdoğan balkêş bû ku sersalê li gel serokê MHP Dewlet Bahçelî pîrozke bi riya telefonê axivîn piştê vê hevdîtinê jî serokê MHP Dewlet Bahçelî peyameke belav kir û divê peyamê de peyameke geleke balkêş bû lewra divê peyamê de got ku wê Silhettin Demirtaş hevserokê berê HDP ku derbarê wî da dadgeha mafê mirovan Ewropayê biryara azadkirinê dabû got wê sala nû jî ji bo Demirtaş ne bi sala azadiyê ev tişteke balkêş bû bi rastî li aliyê din jî hevserokên HDP em Mithat Sancar û Pervin Buldan jî bi hevra daxuyaniyeke belav kirin û ji sala 2021 hêviyên xwe anîn zimin û gotin bira bi sala 2021 bibe sala azadî û bextewarî li aliyê din jî
سەرۆکێ پارتیە دەڤایژی بە 5 زمانان پەیامەکە بەلاو کرد و divê piştê Tirkî jî peyameke bi kurmancî jî belav kir û got ku bila sala 2021 bibe sala şahî û azadiyê sala nû jî pîroz kir na wekî ku min got rewş bi vî awayiyê wekî ku min got wê tu pîrozbahiyeke ji ber qedexeyên derketina derva wê li Tirkiye û li Bakur neyê pîroz kirin. بەڵێ ئۆمەر سۆلماز لە ئەنقەرەوە لەگەڵمان بووی سپاس دیارەکە بارودۆخی تورکیا تایبەتە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و ڕێکارانەی کە حکوومەت کردوێتە بەربەڵام دەگەڕینەوە بۆ کوردستان لە سلێمانیەوە هاوژین جەمالم لەگەڵ دەبێت هاوژینە مێ بزانم کە کەشەهۆی سلێمانی چۆنە لە کۆتاییەکانی 2020 و نزیک بوونەوە لە 2021دا ئەنگەکان لەوێش قەدەغە کراون بەڵام ئەمێ بزانم کە خەڵک چی دەڵێن ئایا لە شقامەکانی سلێمانی ئێستا چی دەگوزارێ؟ بەڵێ هاوشێوەی هەموو جیهان هاوڵاتیانی پارێزگای سلێمانیش خوداحافیزی لە ساڵی 2020 دەکەن و پێشوازی لە ساڵی 2021 دەکەن بەڵام ئەوەی کە جیاوازە لە ساڵانی ڕابردوو ئەم شوێنەی کە منی تێدام بە ناوی شەقامی سالم کە بە سەهۆڵەکە ناسراوە ساڵانی ڕابردوو لەگەڵ هاتنی هەر بۆنێکدا بە تایبەت ئاهەنگەکانی شەوی سەری ساڵ هاتوچەی ئۆتۆمبیل بە شەقامەکەدا قەدەقە دەکرا بەڵام ئەم ساڵ هاتوچەی ئۆتۆمبیل بە شەقامەکەدا ئاساییە من بەشێک لە وێنەکانتان بۆ دەگوازمەوە وەک دەبینرێت بەشێکی زۆر لە هاوڵاتیان چ بە پیادە یاخود بە ئۆتۆمبیلەکانیان هاتوونەتە سەر شەقامەکە و بە یاری ئاگرینیەکان و هەروەها بووقلێدان کە ئەمە دیاردەیەکی زۆرە کە ئێستاوەنی کە من بینیومە بەشێکی زۆر لە هاوڵاتیان کە بە شەقامەکەدا هاتوچۆ دەکەن بە یاری ئاگرینەکان و بووقلێدان پێشوازی لە ساڵی نوێ دەکەن و خوداحافیزی و ساڵی 2020 بەڕێ دەکەن ئەوەی کە تایبەتە بە پارێزگای سلێمانی چەند ڕۆژی ڕابردوو وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت بە ئاهەنگەکانی شەوی سەری ساڵ چەند ڕێکار و ڕێنمایەکی دەرکردووە ئەویژەوەیە کە لایڤ موزیک و ئاهەنگگێڕان لە کافتریاکان واروەها لە هەندێک شوێنانی دیکە کە ساڵانی ڕابردوو لەگەڵ هاتنی جەژنی سەری ساڵ و واروەها پێشوازی لە ساڵی نوێ لایڤ موزیک لەو شوێنانە هەبوو واروەها هاوڵاتیەکی زۆر ڕویان تێدەکرد ئەم ساڵ بە بڕیاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە قەدەغەیە چەند ڕۆژی ڕابردووش پارێزگاری سلێمانی واروەها لیژنەوە بەشەکانی قایمقامێتی سلێمانیش بە کوردستان 24یان ڕاگەیان کە ئەوان بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ وەک خۆی جێبەجێ دەکەن هەر کافتریا و هەر شوێنێک پابند نەبێت بەو ڕێنمایانەوە لایڤ میوزیک بکات بە بڕی 10 ملیۆن دینار غەڕامی دەکەن و شوێنەکەشی بۆ ماوەی مانگێک دادەخەن هەروەها بەشێکی زۆر لە هاوڵاتیان واقع سەرچەم هاوڵاتیانی پارێزگای سلێمانی ئەوە دەنگی و بوقەیەکە بۆتان باس دەکەم دەنگێکی زۆر زۆر ناخۆشی هەیە هاوڵاتیانی پارێزگای سلێمانی یاخود بڵین بەشێکی زۆر لە گەنجان و لاوان ئەم بوقەیان پێ و بە پیادەڕێی بە شەقامەکەدا سەرقاڵی ئەم بوقلێدانن هاوڵاتیانی پارێزگای سلێمانی هیواخوازن کە ساڵی 2021 و شەوەی ساڵی 2020 نەبێت وەکو هەموو جیهان و بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شارەکانی دیکەی هەرێمی کوردستان چووکە لە ساڵی 2020 وەک هەمولایەک دەزانن ڤایرۆسی کۆرۆنا کە هاتە نێو هەرێمی کوردستان یەکێک لەو شارانی کە زۆرترین توش بوو قوربانی تیا بوو پارێزگای سلێمانی بوو هاوڵاتیانی واخوازن ساڵی 2021 وەکو ساڵی 2020 نەبێت. دەرباسی ئەڵمانیایە دەبن ژێدەرێ شەوقی کانەبی هەفکارێ خەواردیگرم شەوقی پشتی هەرێما کوردستانê bi 2 ساعتان Berlîn derbasî salan û dibel wê derê qedexe hatiye ragihandin herkes di mala xwe daye kes nikare derbikeve derve bizanim xelek pabendin di demekî de ku rawêjkara Almanya gotara xwe ya sersalê pêşkêş kir û got daxwa ji xelkî dikem di nava mala xwe jî daxwe biparêzin lê ihkêleke de dixwazim axiftineke Merkel ku ev dikarin bêjin dawî لحظایên wêne wextekê kêm maye ku ew jî êdî namîne rawêjkara Almanya piştî zêdetir 16 salan ku got sala 2020 zehmettirîn sal bû ji 15 salên rabirdû yanî bi vê peyamê xelkê Almanya dikare çi hîviyeke ji bo sala dahatî ava bike bendewariyên wan çine ji sala dahatî بەڵێم کاتتان باش و ساڵی نوێتان پیرۆز بێ هیوای تەندروستی بۆ هەمووتان دیارە وەکو ئەبینن ئەم ساڵ لێرە لە ئەڵمانیا و لە سەرتاسەری دنیا سەرساڵێکی نوێە و ئەم شەوە بۆ ئەگەر وەکو ساڵانی ڕابردوو حسابی بۆ بکەین ئێرە ئەلێکساندەر پلاتس یەکێکە لە
گۆڕەپانە هەرە بەناوبانگەکانی ئەڵمانیا و سەرتاسەری ئەوروپا کە ساڵانە بە سەدان هزار کەس و لە شوێنەکانی تریش کۆ دەبنەوە بۆ پیرۆزکردنی سەری ساڵ و تێپەڕاندنی ساڵ و هاتنەوەی ساڵێکی نوێ بەڵام ئەم ساڵۆکو دەبینن کۆنتترۆل کراوە لەلایەن پۆلیسەوە ناهێڵن کەس لێرە کۆ ببێتەوە ئەنگکان بەڕێوە بچن بەگشتی لە سەرتاسەری ئەڵمانیا بە سەدان و هەزاران پۆلیس ئەمڕۆ کۆنتترۆلی هەموو جۆرە کۆبنوویەکەکەن و پێشووتر ڕانگەیاندووە کە هەموو جۆرە پیرۆزکردن و هەموو جۆرە ئاهەنگێکی سەری ساڵ قەدەغەیە بۆ ئەوەی ڕێگە لەو تەشەنەسەندە خێرایی کۆرۆنا بگرن لە ئەڵمانیا لە قۆناغێکی زۆر سەختدایە بەرامبەر بە کۆرۆنا ئەمڕۆ 1200 کەس گیانیان لەدەستاوە و ڕۆژانە بە هەزاران کەس تووشی نەخۆشیەکە بنووە قۆناغێکی سەختەیانەوێت لەوە زیاتر تەشەنە نەکات وەکو باست کرد ئەنگلا مێرکل لە 15 ساڵی ڕابردووی حکومڕانیدا باسی لەوە کرد کە هیچ ساڵێکی ئەوەندە سەخت نەبوو ئەم ساڵ قۆناغێکی زۆر سەخت بوو بۆ حکومڕانی مێرکل و بۆ ئەڵمانیا و بۆ تەواوی دنیاش و لەگەڵیشیدا ئەو ساڵە سەختەمان تێپەڕان بەڕامباسی لەوە کرد کە ئاسۆی کڕوون دیارە لە پێشەوەیان بە تایبەت بەدەستپێکردنی کوتانی خەڵک بە ڤاکسینی دژ بە کۆرۆنا کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ئەڵمانیا و لە سەرتاسەری ئەوروپا ئەم ڤاکسینە دەست پێکراوە خەڵک ڕۆژانە دەکوترێەوە سەرتاش لەو خەڵکانە کە لە دۆخێکی سەختدان یاخود لە ژێر مەترسیدان اینجا ئومێدی ئەوەیدا کە لە ساڵی نوێدا توانین ئەم قۆناغەش تێپەڕین و سەختیانە تێپەڕینین ئەمێ باسی لەوە بکەم کە بۆ ئەڵمانیا دیارە ئەم ساڵ تەنها تێپەڕاندنی کۆرۆنا نییە بەڵکو یەکێک لە کاراکتەرە سیاسی هەرە گرنگەکان لە مێژووی ئەڵمانیا ئەنگلا مێرکلە 15 ساڵی ڕابردوودا وەکو ڕاوێژکاری ئەڵمانیا حکومی کرد و ئەڵمانیای گەیاندە قۆناغێکی زۆر گرنگی ئابووری بەێ شەوقی کانەبێژ بەرلینێ زانیاریدان لێسەر قەدەغەیە هاتنوچوونێ هەمژی پەیاما ئەنگێلا مێرکل و گوتبوو 15 ساڵن دەربازبووی ساڵە 2020 نەخۆشترین ساڵ بوو ئەڵمانیای بگشتی دەرباز کرد لێ ئەم بهیڤینە ساڵە داهاتی باشتر بە گوتنەوەی بەڵێ لە دهۆکیشەوە هاوکارە مەسعود محەممەدمان لەگەڵ دەبێت سەبارەت بە جموجۆڵەکانی هاوڵاتیان لە دهۆک بە گشتی لە بەرەوەی کۆمەڵێک ڕێکار و ڕێنمایی نوێ خراببوونەڕوو بۆ هاوڵاتیان لە دهۆک بزانم سەری ساڵ چۆن پێشوازی لێ دەکرێت لە دهۆک مەسعود دەگەر پێم بڵێ ئێستا لە دهۆک هاوڵاتیان چۆن پێشوازی دەکەن پەیامیان چێمە بزانم کایە پابندی ڕێکار و ڕێنمایەکان دەبن بەگشتی ئەوەی کە ئێستا ئەم دۆخە ناخۆشەی کە هاتۆتە ئاراوە لە ساڵی 2021 جارێکی دیکە هیچ کەسێک خەمبار نەکات و دۆخی تەندروستی بتوانێت بە باشترین شێوە کۆنتترۆل بکرێت. بەێ سەر ساڵەوەژی پیرۆز بیتن پیڤەوە چندێک و ساڵا بێتن ئەم نوچێن خۆش بدینە خەلکێش بەرگ و خەلک چاوەڕێ دکەتن ساڵە 2020 ڕاستی ساڵەکە گران بوو بە خەڵکی پارێزگا و کەشبەرگ و 33.3 خەلکێ توشبووی سەرانسەری هەرما کوردستانی ڤایرۆسی کۆرۆنای اش پارێزگا دووکێ بووینە زەتری 680 کە سەلوێ پارێزگای بسەدەما ڤایرۆسی کۆرۆنا جەنەخواش دەزاینە اش بەرڤێژێدی پتریا ماڵان خەم و کۆڤان و ساڵە 2020 دەربازکردنە ئەوە بوویە سەدەمێکی سەرەکە و ئەف ساڵە چاپ ساڵێن دەربازبووی پێشوازیەکە ئۆسا ساڵانی نەهێتەکردن ینی هیچ ئامادەکاریەک نەهاتیەکردنێ ئەگەر ئەس بەراورد دەکرد گەل ئەف ساڵت گەل ساڵێن دەربازبووی بکەم شەڤێن سەرە ساڵێ تایبەتی دیدەمی ئەستێدامە ئەگەر هەرچنە بیتن گەرەکێکیژی بیتن یاریێت ئاگیریت هاتنە بلندکردن بۆ ئاسمانە و خەڵکی کەیفخواشیاخوا هاتنە ساڵانی دەرد بری لە مەخابنی وەت ئەف ساڵەدا هەتان و کەژ ینی هیچ ئامادەکاریەک نەهاتیەکردن تنێل هەندێک جهێن تایبەت نەبن و وەکی تێتا گوتن دەمژمێر دوازە هەندێک یاریێت ئاگیری بێنە بلندکردن ئەمە وەکو جهێن گشتی ئەف ساڵی هیچ ئامادەکاری نەهات نەکردن سەوارەت بریار و ڕێکاراژی بێگومان بریار و ڕێکار دەرکەتینەتە ئەف ساڵەدا دوی دەمێستێدا مەهتەک و دەمژمێر دوازەی شەوێ هەندێک خارنگە و کافیا ئەس بژم لایف موزیک هەستەنانات بێژن لێ لە گوری شەرت و مەرجن تەندروستیت بێتن ئەو جهێک و ئەفکارە لێ تێتاکردن هەر مێزێک 2 میتراش مێزادی دیرت بیتن ئەو کەسێک کولوێرێ کارتکەن مێزێ 4 کەزەترێ سەرنەڕی نەخوارێ دیسان دەستکێش و کەمامە هەمی بریارن گرێدای تەندروستی دەوێ بێتە بجهینانێ هەر جهەکە سەرپێچی بکەتنژی بێگومان سزا هەنا دەمژمێر دوازەی شەوێوە
اف جهتانه بازار و همی دهنه گرتنه حتی کافی و خارنگهش دهنه گرتن دتفکری مینن لیکو کس نکاریتن ناوا کافی و خارنگه دا خارنه بخوتن تنه دکارن خارنه دا خاص بکن و دیال خدا بنمال بگومان سوز نامه خودین وانجا هاتینا پر کرن شلاره و بریا گشته گسو گزار پارزگاه دو که و هر کسی که سرپیچی بکتن هر جهه جوانا 10 میلیون دینار عراقی دهت سزادان گل دای خستنا مه که بو جهوان اف جهه کو سرپیچی کتن بودم مه که دهت گرتنه وقت من آماجه پیکری تایباتی ویدم استدام یعنی وکو شوندی هیچ جداهی اسنا بینم گل شوین آسایی خلق که مجزرویه و پلن سارما جور کبراستی هدف شوه سارا 2 درجات سر صفر دای از بیشم جبر بجی خلق همی زترت مالت خدامانه بەڵێ هاوکارم مەسعود محەممەد لە دهۆکەوە لەگەڵم بووی هیوادارمی تر ساڵێکی پڕەخۆشی بێت بۆم هاوڵاتیان و دووربن لە ئەو بەڵانە خوازراوانێک کە بەهۆی پەتای کۆرۆنا ڕووی لە هەرێمی کوردستان بەتابەتی لە دهۆکیش کردبوو سپاس دواتر دەگەڕێمە وڵات لە هەر زانیاریکی نوێ پێوەست بە ئاهەنگەکانی سەری ساڵ هاوکارم زەردەشت هەمێش لە هەولێرەوە لەگەڵمان زەردەشت نەورەس کەمێک بەر لە ئێستا ماژێ بۆ کرد کە هاوڵاتیان ڕویان لە شەقامەکان کردووە قەرەباڵغێکی زۆر بە شەقامەکانی هەولێری پایتەختەوە دەبینرێت تۆ ئێستا لەکوێی هەولێری ئەمێ بزانم کە خەڵک چۆن پێشوازی لە سەری ساڵ دەکەن تا چەندە پابندی ڕێنمایەکانن هیچ ئاهەنگێک یا یاریەکی ئاگرین شوێنێکی دیاریکراو هەیە بۆی کە مەراسمەکانی تایبەت بە پێشوازی سەری ساڵی نوێ تێیدا لە هەولێر بەڕێوە بچێت دەمباش گلباخ دەمباش بۆ ئێمانجی هەلبەت دوو دەمژمێر مانەژ سەر ساڵێ را تایبەتش بدەما هەولێرێ ئەز نۆ لەسەر کەلا هەولێرێمە لە پاش من وەکو دیار دەبە پارکا شارە یانجی گولستانە باژێرە قەرباڵغەیەکە مەزن هەیە وەکو هەفکارێ من نەورەز جیانی زمان هەلبەت لە ناو کۆڵان و شەقامان قەرباڵغەیەکە مەزن ji وڵاتیان هەیە لێ ئەگەر هەفکارێ من سۆما پێشان بدە دیارژی دەبە ku هەمی جادە هاتیە گرتن قەرباڵغەیەکە بە جاری مەزن تەوی ku ji bo rûbirûbûna rêkarên rûbirûbûna korona ji rêkarên rûbirûbûna vîrusa korona û aheng tinene restoran hemî girtîne otêl girtîne lê xelkên herêma Kurdistanê taybet li Hewlêra paytext qerbalığeke mezin rû li parka şar kiriye li pêş kela Hewlêrê wekû hûn dibînin ku lîstokên agirî jî عزمانê Hewlêrê xemlandine xelk bi dilekî geş li nav şeqam û kolanan digere lê wekû ku me dît wekû tîma Kurdisan bişar em li nav bajar geriyan me dît hemî rast e piraniya restorantan yan ji hemî restorant û hotêl girtîne aheng lê tinene lê ez dixwazim amaje bo yekê bikim ku hejmarek mezin ji geştiyarên ji parêzgehên Başûr û navarastê Iraqê îman û Gulbax rû li herêma Kurdistanê kirine ku beriya çend rojan jî rêveberê ragihandina geştûguzariya Hewlêrê ji me re ragihand ku geştkirin asayî ye normal e her welatiyekî ji parêzgehên Başûr û navarastê Iraqê wekû malbat dikare geştê bike ji bo Hewlêrê taybet Hewlêr wekû paytexta Başûrê Kurdistanê ye ku heta li herêma Kurdistanê behtirî 700,000 koçberên Iraqî jê dimînin ev ji bilî geştiyaran taybet li Hewlêra paytext jî beşek mezin ji geştiyaran rû li herêma Kurdistanê kirine erê îsal sal cawaz e sal cuda ye taybet ji bo pêşwaziya sala 2021 serdema koronayê ev yekem sal e xelkê herêma Kurdistanê taybet li Hewlêra paytext û cîhan ku di serdema koronayê da pêşwaziya li sala nû dikin lê tevî wê jî wekû hûn dibînin li pêş kela Hewlêrê qerbalığeyeke mezin ji welatiyan heye berî demijmêreke ez li nav welatiyan bûm min dît gelek welatiyên Ereb hene taybet wekû manî ziman ji parêzgehên cuda cuda yên başûrî navarastî Iraqê rû li herêma Kurdistanê li Hewlêrê kirine ji bilî vê yekê jî îman Gulbax ez dixwazim xwalek hewîn me ziman taybet li herêma Kurdistanê behtirî 300,000 Kurdên her çar parçeyên Kurdistanê hene ku taybet jî li Hewlêra paytext piraniya wan dîmînin vê yekê jî hiştiyek ku parka şar yan jî gulistana bajêr li pêş kela Hewlêrê li sentera Hewlêra paytext qerbalığeke mezin çêbe bazar germe malbat zarok kal pîr jin hemî pêşwaziya li va sala nû dikin wekû manî ziman hîn dû demijmêr ji sala nû da ya 2021 ra mane lê ezmanê Hewlêra paytext bi lîstokên agirî geş bûne qerbalığeyeke mezin jî heye belê باشە زەردەشت حەمێ لە سەری قەراتێ زانیاریدان دەرهەوی هێجان ئەم دەرباسی ڕۆژاوای کوردستانê bibin ji wê derê hevkarê xwe Ekrem Salih werdigrim Ekrem Rojavayê Kurdistanê jî di heman krîzan da derbas bûyên ku Başûrê Kurdistanê tê da derbas bûye ev sala lê em dibînin ku ewlehiya wê derê hinekî xirabtir bû ji ber ku navber gropên cîhadî bi taybetî ew cihên ku Rojavayê Kurdistanê di salên derbas bûyî ji dest dan yanî heraşeyên zêdetiriyên wan gropan li ser Rojavayê Kurdistanê hebûn
خەلکی ڕۆژاوای کوردستانê çi hîvî û bendawarî hene bû sala dahatî peyamên wa çi ne gelo ئێمان پرسگرێ گەلکی ژی گەلەکە بوون یان ڕۆژاوای کوردستانê هەر بوێ دە دچێ هێڤیان خەلکێ قەلس و لاواز دەبنەوە وەک مینا ساڵێ بەرێ ڕۆژ ڕۆژ لگۆری سەر زمانی خەلکی ڕۆژاوای کوردستانê بهتر خراب دەبێت چ ملێ ئابووری دەبێت چ ملێ سیاسی دەبێت چ ملێ لەشکری دە گەف و ئێریشن ترکیە بسەر دەڤەرێ دە بەردەوامن ئەم دبینن نەها بهاتنا سەرساڵا زاینێ ئەو لڤ و تەفگەرا خەلکێ گەلێکی قەلسە تو ئامادەکاری تنەنە ئەو لڤ و تەفگەر هەیە بازارێ بە ئاوایەکی گەشت ئەف چەند ڕۆژە هەیە لێکرین کرینا داران کرینا خەملاندنان ئەفتنە بۆ ئەو ژی بسەدەما ڕەوشە ئابووریە خراب یا گۆ دەڤەر بگشتی ڕۆژاوای کوردستانی بگشتی تێرە دەرباز دەبێ ئەڤ یەک یا دووەمین ئیرۆ بتایبەتی خالên ئەساییشێ gelekî hene bajarê Rojavayê Kurdistanê taybet li bajarê Qamişlo li nava Qamişlo bêtir ji hezar rêbendî ji alî hêzên esayişê ve hatine danînihim di sedemên vêyeken hene yek ew li heye ya jidî ji bo qedexeya kombûna ji bo mesela bêhtir korona belav nebe ya din jî گۆمانە تو تەقینان ئەگەر خودێنەکێ چێ ببە داگوت کۆمبوون چێنە بن بگشتی ئەف جهەیە گۆز لێ ڕاوەستیامە جهەیە گۆ کۆمبوونە هەری مەزن لە باژارێ قامیشلۆ لێ چێ دبە ئەوەیەکی ساڵانە کۆمبوونە هەری مەزن تایبەت دەمژمێر دوازدەهێ شەف دەما گۆ ساڵ دقۆ بە الڤر کۆمبوونە هەری مەزن چێ دبێ لێ حتان هاژی تو لڤ و تەفگەرتنە وەک دیار بە هێزێن ئەساییشێ ژیوارێ بەندێک لوەردانینە ئەف کۆلانە سەرەکە بگشتی گرتنە وەک مدیارکرە هەمی کۆلانên سەرەکە و yên taxanciyê kolanê biçûk jî ji alî asayîşê ve hatine girtin ya din jî ew diyardeya gov çend sala derdkeve diyardeya berdana guleyan go gelek عاجزیش خلکێرە چێ دکە gelek تعدە kiriye gelek zirar kiriye xelk hêvî dikin got îsal ev diyarde bisekine gerek haştag derketin ser rûpelên internetê taybet ser Facebooka da got berdana guleyên ji alî xelkê de çêne bi ji ber got salane her got gulet ên berdan qurbanî hene yan jî zarokin yan jî jinin got dibin qurbaniyên van guleyên xelk hêvî dikin got îsal ev berdana guleyan rawesta û bi sersala û ev sersal bi awayekî aram دەرباس بە ئەوەیەکی نۆرمال دەرباس بە هەر حال ئیمان خەلکی ڕۆژاوای کوردستانی هێوی دکن گۆ ساڵە 2021 ساڵا ئاشتی و ئارامیە بێ لە هەر چار پەرچێن وڵات و تایبەتی ڕۆژاوای کوردستانی ئەمژی هەمان هێویە دخوازن بۆ gelê me ڕۆژاوای کوردستانê bihîvîne saleke bê krîzên darayî تەندروستی هەروەها ئەو لە هی بیتن وان ساڵێکە بخێر و بەرەکەت بیت ئیشاڵڵا پیرۆز بێ لە هەموو خەڵکی ڕۆژاوای کوردستانم ساڵە و وەکو هەموو شوێنەکانی دیکەی کوردستانیش ڕۆژاوای کوردستان ئاوادان و ئارام بیت بەێ ئەڤین عتا وەردەگرم حەلەبچە ئەڤین پێشی چند ڕۆژە تەنوچەکە گەلەکە خوش گەهاندەمە گو لە حەلەبچە هەلگرێن کۆڕۆنای هەمە بێژە نەمانە دەرگای نەخۆشخانەیە هاتی نەگرتن بزانم خەلکی حەلەبچە ji بۆ ساڵا داهاتی چی هیویتکەن داخوازێن وان دوعاین وا چنە تەلەفۆنەکەی من داخراوە باشە تەلەفۆنەتە کراوەیە ئەڤین ئەگەر قسە بکەی گوێمان لێتە پێمان بڵێ خەلکی حەلەبچە چ پەیامێکیان هەیە بۆ ساڵی داهاتوو باشە زیندی هەولێرە پایتەخت هۆن دەبینن تشتێ باڵکەش لە هەولێرە پایتەخت ئەف ساڵە ئەوە کو خەلێک ji ترۆمبێلên xwe dernakevin hema bi tronbêlan gûranî lê dedin çapla lê dedin û ew ha bigirîne lay evînê evîn bax ve evîn ka çi bêjî belê evîn qisa bike ئەو جێگایانە ئەمساڵ هیچ ئامادەکارییان تێدا نەکراوە و هیچ کەسێک لێرە نابینرێت وەک قەرەباڵخی و کۆبوونەوە و ئاهەنگێڕان تەنهاوەی کە دەبینرێت هاوڵاتیانن بە شێوەیەکی فراوان و بە ئۆتۆمبیل یاخود بە پیاجەڕەوی هاتوونەتە نێو شەقامەکان و بە نێو شەقامەکاندا دەگەڕێن ئەم جێگەی کە منی لێم شەقامێکی سەرەکیە لە نێو پارێزگای هەڵەبجەیە کە بەرجەم بەڕێبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجەی پێدەوترێت ساڵی ڕابردوو لێرە ئاهەنگێکی فراوان بە بۆنەی هاتنی ساڵی 2020ەوە سازکرا و
کۆمەڵێک هونەرمەند لەلایەن ڕۆشنبیری شارەکەەوە بانگێشتی ئێرە کرابوونەوە گەنجانی شارەکە هاتبوونە ئێرە و تاوەکو درنگانێکی شەو ئاهەنگی خۆیان دەگێڕا بەڵام ئەمساڵ هیچ بەهۆی گرتنەبەری ڕێکارەکانی تەندروستی و تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا ئەو بڕیارانەی کە لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچوو سەرجەم بۆنەکان و ئەو ئاهەنگانی کە تایبەتن بە شەوی سەری ساڵ ڕاگیران هەر بۆیە لە پارێزگای هەڵەبجەش لەگەڵەوەی کە هیچ مۆڵێک و ژێگایەکی داخراوی لێ نییە ئەوانە بەجیاوە ئەو جێگایانش کە ساڵانی ڕابردوو پێشتر ئاماژەم بێجە ئامادە دەکران تایبەت بە شەوی سەری ساڵ هیچ کەسێکیان لێ نابینرێەوە هیچ ئامادەکاری و ئاهەنگێک ناگەڕێت تەنها هاوڵاتیان خۆیانن هاتوونەتا سەر شەقامەکان و بە پیادەڕەوە بە ئۆتۆمبیل بە نێو شەقامەکاندا دەگەڕێن و بۆ ئەوەی کەماڵ ئاوایی لە دواساتەکان و دو کاتژمێرەکانی ساڵی 2020 بکەن گەنجانی ئەم شارە ئومێدەوارن کە لە ساڵی 2021دا هەلیکاری زیاتر لە نێو پارێزگا هەڵەبجە بە تایبەتی چکە پارێزگایەکی تازە کەوتۆتە سەر پێوە پارێزگایەکی بچووک و دوورەدەستە هەلیکاری زیاتری تا بڕەخسێ بۆ ئەوەی کە بتوانن کاری زیاتریان دەست بکەوێت و ڕوو لە پارێزگاکانی دیکە نەکەن وە لەگەڵەوانشدا هاوڵاتیان بەگشتی ئومێدەوارن کە لە ساڵی تازاوە لە ساڵی 2021دا ئەو قەیرانانەی کە ساڵی ڕابردوو بەرەکی هەرێمی کوردستانی گرتبوو کۆتاییان پێبێت و پارێزگای هەڵەبجە ژۆک پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان ئەو پێداویستیانەی کە پێویستێتی بۆی جێبەجێ بکرێت و ئەمە تاوەکو ئێستا کێدەی بینین تەنها هاوڵاتیان بە شێوەی پیادەڕۆوە بە ئۆتۆمبیل لە نێو شوێنە گشتیەکاندا دەگەڕێن و هیچ ئاهەنگێک لە نێو پارێزگای هەڵەبجە بە فەرمی ئەنجام نەدراوە. باشە هاوکارمە ڤینەتا لە هەڵەبجەوە لەگەڵم بووی سپاس ئەڤین. لە کەرکووکی شەوە کە هەموو کاتێک ئاهەنگەکان لە کەرکووک جیاوازترن بە تایبەتی کە کۆمەڵێک کێشە بەرۆکی کەرکووکی گرتووەتەوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە بە تایبەتی ئارامن سەقامگیری لە کەرکووک بە شێوازێکە کە خەڵکی کورد بەردەوام لە ژێر هەڕەشەی ئەمنی و ئاسایش و هەروەها تعریبکردن دای بە تایبەتی لە ناوچەکانی دەوروبەری کەرکووک هێمندەلۆ لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت هێمن پێشەکی هاتنی ساڵی 2021 لە تۆ هەموو هاوڵاتیانی کەرکووک پیرۆز بێتە مێ بزانم لە کەرکووک چامادەکارێک کراوە بۆ بەڕێوەچوونی ئاهەنگی سەری ساڵ ئایا هیچ بۆنێک بەڕێوە دەچێت خەڵکی کەرکووک چه پەیامێکیان هەیە چ داواکاریەکیان هەیە لە بەرەبەری ساڵی نوێی زاینی 2021دا؟ بەڵێ گوڵباخ لە ئێوەش پیرۆز بێت دیارە کەرکووک باردۆخێکی جیاوازتر و تایبەتری هەیە لە چاو شارەکانی هەرێمی کوردستان بێگومان خەڵکی کەرکووک کۆمەڵە هیوا ئاواتیان هەیە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تاکو ئێستا بەدینە هاتووە لە گرنگترین ئەو هیوا ئاواتانە گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگەوە گەڕانەوەی دەسەڵاتی کوردیە لە بۆ شاری کەرکووک سەبارەت بە ڕێوڕسمەکان لەسەر ئاستی ئیداری هیچ ڕێوڕسمێکی فەرمی ڕێک نەخراوە بەڵام هاوڵاتیان بە شێوکی خۆرسکانە لە چەند شوێنێک لێرە و لەوێ ئامادەکاریان کردووە بۆ ئاهەنگەکانی سەری ساڵ بە تایبەت و ینی ئەوەی تێبینیە کرێت لا گەڕەکە عەرەبی و تورکمانیەکان زیاتر هاوڵاتیان دڵخۆشن و ئاهەنگەکانی سەری ساڵ یعنی بەشداری ئاهەنگەکانی سەری ساڵ دەکەن ئەوەی پەیوەست بێت بە گەڕەکە کوردیەکان زیاتر ینی هاوڵاتیانی کورد زیاتر ینی هیچ ئامادەکارییان نەکردو و ینی چاوەڕێن لە ساڵی داهاتووە کۆمەڵێکی ئاواتیان هەیە بێتە دی چەند هاوڵاتیەکم لەگەڵ لە گوڵباخیانی ئەو پرسیارانەی تۆ ڕوبەڕوو ئێوانەکەمەوە فەرمو کاک ئەحمەد ئەم کاتت باش سەری ساڵی نوێ بڵێن نزیکە چیوە ئەوەتێکتان هەیە لە ساڵی داهاتوو بێتە دی و بەگشتی ینی خەڵکی کەرکووک چۆن پێشوازی لە ساڵی نوێەکان؟ بەڵێ بەنای خۆی گەورە و میهرەبان دیارە ئێمە وەکو گەنجێکی شاری کەرکووک ئومێدەوارین دەستپێکی ساڵی نوێ گەڕانەوەی هێزی پێشمەرگە و هێزی کوردی بێ بۆ شارەکە ئاسایکردنەوەی ئەم دۆخە نەخوازراوە و نالەبارە بێ هەروەها چاکبوونی خراپی کارەبا بێ بەڕاستی زۆر خراپە ئەو هەروەها زبڵ و خاشاک ڕووی لە زیادی کردووە بۆیە داواکارین و ئومێدەوارین سەرجەم لایەنێ سیاسیە کوردستانیەکان یەک دەست و یەک ڕەنگ و یەک دەنگ بن بۆ ئەوەی کە ساڵی نوێ ببێتە ساڵێک بۆ ئاشتەوایی بۆ خۆشەویستی بۆ لێبوردەیی من لێرەوە بە پێویست ێزانم بە یەک وتەیەک پەیامێک ئاڕاستی سەرجەم لایەنە سیاسی کوردستانیەکان بکەم
ئەگەر بێت و بەتەنها هەوڵ بەس بۆ سەرکەوتن بدەین زەحمەتە بەڵام ئەگەر هەمووان بە پێکەوە دەستە ناو دەست بین دەتوانین سەرجەم و مافەڕەوانەی کە مافێکی ڕەوا و دەستوریە بۆ گەلی کوردستان و کورد بەدەستی بێنین. وڵاتێکی ئامادەکاریەکت بۆ بڵێن ئاهەنگەکانی سەری ساڵ کردووە یان بەرنامەتەوە بچیتە شارەکانی دیکە هەرێمی کوردستان کە زۆربەی گەنجان ئێستا ڕویان کردوتە هەرێمی کوردستان بۆ بەسەربردننی بڵێن ئاهەنگەکانی سەری بەنسبەت خۆمەوە هیچ ئامادەکاریەکەم نەکردووە لەبەرەوەی کە کەرکک داگیر کراوە بەڕاستی ئەوا بێ هەموو کوردێکی کوردپەروەر ئەو شتە قبول بکە و ئەمانەوێت سەبر و ئارامیەکمان بە خۆمانە داگرتووە بۆەوەی کە لە دەرفەتێکی گونجاوە هێزی پێشمەرگە بگەڕێتەوە سنووری کەرکک ئێمە شەک و شارەکانی دیکە بەخۆشی و بە ئارامی و بە خۆشەویستی و لە شێر سێبەری ئاڵای پیرۆزی کوردستانە بتوانین بەخۆشی بژین. زۆر سپاس. ئەو بە ڕێزانش حەزەکەن ینی پەیامی خۆیان بنێرن گوڵباغ ئەم کاتت باشتەوەکو گەنجێک بەشداری بڵێن ئاهەنگەکانی سەری ساڵ دەکەیانەوە چی ئەواتی کە تێ لە ساڵی داهاتوو بێتن. سەرجەم سەرەتا پیرۆزبایی ساڵی نوێ لە سەرجەم کوردانی هەر چوار پارچەی کوردستانەکەم بەڕاستی هیچ ئامادەکاریەکەم نییە بۆ ساڵی نوێ بەس هیوادارم بۆ ساڵی ئایندا بۆ ساڵی 2021 دڵخۆشیەکی زیاترمان نەبێ و ئەو شتانی کەوا بەسەرمان هاتووە بە تایبەتی بۆ کەرکک بەڕاستی زۆر ناخۆش بووە. ئینشاڵڵا بۆ ساڵی 2021 ئەوانە تێپەڕەکەین و ئەبێتە دڵخۆشی بۆ خەڵکی کەرکک بۆ سەرجەم کوردیش. سپاس عزیزی. یەک کەسی ترم لای ئەوش پەیامەکەت بە کورتی بگەینی فەرموو. وەکو گەنجێکی شاری کەرکک پریسبایی لە هەر چوارپارچەی کوردستان دەکەم ئینشاڵە بەردەخی کەرککش ئارام بێتەوە بە هێزی پێشمەرگە بگەڕێتەوە. ئەمە هیوا ئاواتی زۆربەی هاوڵاتیانی شاری کەرککە بە تایبەت هاوڵاتیانی کورد گوڵباغیانی هێزێکی زۆری ئەمی لە نێو شاری کەرکک بڵاوی پێکراوە ینی ئەم عسکەرتاریەتە و ئەم بڵاوبوونەوە هێزە بە تایبەت لە گەڕەکە کوردەکان خەڵکی زۆر نیگەران کردو ئەم دیاردێ لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە هەست پێ دەکرێت بۆیە بەگشتی هاوڵاتیانی کەرکک لە گرنگترین هیواواتەکانیان ئەوەیە ساڵی داهاتویان ساڵی گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگەوە گەڕانەوەی سەقامگیری بێت بۆ شاری کەرکک و چاکبوونی ئەو بارودۆخە سەپێنراوی لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەیە. باش هێمندەلۆژ کەرکووکە داگیرکری بێژ توار هەبی بهێڤینە هیڤێنواژی ساڵە داهاتی نەمینن هیڤیح ببنە ڕاستی ئاشتی vەگەڕیت تەبایی پێکڤەبوون دچنە هەفکارێ من ئیسلام یوسف ji زاخۆ digelmidaya زاخۆ وەکی هەولێر و دوهوکێ و سلێمانیەت شتێکی جودا باوەرم وێ دەرێژینینە لێ بزانین پەیاما خەلکێ زاخۆ بوو ساڵە داهاتی چییە هیڤێن وا چنە ئیسلام ئەگەر دەنگم بێتە تا ئیسلام باشە بچینە ئالیێ هەفکارە من ماهر ji Mêrdîna Bakurê Kurdistanê digelmidaya ji Mêrdînê gava mirov dibêje Mêrdînê akirê tê bîra min gava çima akirê Mêrdînê tê bîra min yanî demografiya wan wekiyek e pêkateyên cudayê têdana bi rastî jî rengekê cuda heye Mêrdîna Bakurê Kurdistanê xelkê Mêrdînê bi taybet Kurdên Mêrdînê çi peyamek heye bu sala dahatî Maher? Ji Mêrdînê silav wekî ku te jî bal kişand bajarê Mêrdînê dîroka şaristaniyê de wekî remza pêkvejiyanê tê pênasekirin li Mêrdînê gorî salên borî îsal bêdengiyek heye wekî tevahiya Bakurê Kurdistanê û Tirkiyeyê bawayeke bêdeng pêşwaziya sersalê dikin em dikarin bêjin salên derbasbûyî de her çi qas zivistanên Mêrdînê tund û sar bin jî dîsa jî sersalê de xelkê berê xwe didan Mêrdînê û rêveberên otelan şmara amaje kirin ku sala derbasbûyî li tevahiya Mêrdînê rêjeya tijebûna otelan ji sadê heştî bû îsal ev rêje daketiye ji sadê çilî qasî ji sadê pêncî daketinek çêbûye ji ber bergiriyên vîrusa koronayê û her wiha me dît ku hêzên ewlekariyê jî
اوتل با اوتل دیگران کنترل دکن گلو د اوتلان ده رسمن پیروزباهی برای و دچن آن نه پیروزباهی بکم روی و دچن آن نه هم تکارم بیشتر لمردین برگری گلکات نشداندن و هر وها لسر رین هاتن چون جی تیمن هز عملکاری هنه پشکنی نادکن کسین کو قدخه در کتناش در و بمپی بکن جیج بوان 3105 لیره جزای بمپیکرین تبرین مردین ها بدنگ دیمنه و بده ولی گوری سالم بوری ای سال بدنگ قاسی کو ما آگاهی ریوبرن درن مردین جی ورگرتی پیوردارن اولی جی واجی بریار داید تدرکه ده ای سال پیروزباهی لدار نخن هر کس ده دمالین خود پیشوازیا سر ساله بکن پیام خلقه چیه پیام خلقه مردینه چیه بو سالانو وکی تواهی جیهانه وکی تواهی خلقین باکره کردستان و ترکیه مردینی جی دبیجن او هیوی دکن ده سالانو ده ویروسا کورونای جهول رابه او نخوشی دی نمینه و هر وها داخوازا جیانکه با آرام دکن جبرکو سال 2020 همش بو باکوره کردستانش بو تواهی ترکیهش بو تواهی جیهانه گلک بویرین سوسرت قومین گلک بویرین بالکش قومین دبیجن اوج بو سال 2021 داخوازا آرامیت کن باشه اگر مروف بچیت مردینا نو و جدیر و تماشای مردینا کون بکتن جداهیا و جوانیا و همه وکیوه همو شفین سری سالی بندی منه که او قصد به هم پاو جدایه هفکاره من ماهر یکسل جم مردینا باکوره کردستانه سر سالاتا و همو کردین مردین پیروز ده هر هبی بله سەبارەت بە ڕووداوەکانی 2020 و هەروەها ڕووداوانی کە لە پێشمانە لە 2021 چی ڕوو دەدەن دەڵێن کە 2020 ساڵی ڕووداوە گەورە و نەخوازراوە ناخۆشەکان بۆمە میوانێکی بەڕێزمان لەگەڵە بەڕێز سامان شالی شارەزایی سیاسەتی نێودەوڵەتی لە ستۆدیۆ میوانمانە زۆر بەخێر بێ ئەمێ بۆ چۆنی جەنابەت سەبارەت بە 2020 بزانم کۆمەڵێک ڕووداوی گرنگ لە جیهاندا ڕوویاندا هاوکێشەکان بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕان ئەمانە وای کرد کە کۆمەڵێک هاوکێشەی نوێ بێنە ئاراوە پێتان وایە ئەمانە چه کاریگەریەکی لەسەر داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی دەبێتەوە ڕووداوە گرنگانەی کە لە جیهان ڕوویاندا ئێستا چیمان لە بەردەمە بۆ ساڵی داهاتوو بە چه ئاراستەیەکدا جیهان دەڕوا کۆمەڵی پرسیارە پێشەکەی پیرۆزبای سەری ساڵ تازەتان لەکەم و لە کارمەندانی کوردستان 24 هەروەهاش پیرۆزبایی لەگەلی کوردستانەکەم هیوادارم ساڵی تازە ساڵی ئارامیە بێ خۆشگوزەرانەیە یەکتەبایی میلەتەکەمانە بێ و پڕ لە خۆشەویستی بێ بۆ ئێوەی خۆشەویست ساڵی پار با بڵێن ئیشتا میم ساڵە جیهان هەمووی گرتەوە ناخۆشیەکەی لە زۆر بوارەوە هەر بوارەی تەندروستی نەبوو لە بوارەی ئابووری بوو کۆمەڵایەتی بوو ئەمانە هەمووی کەوتە یەک قەوارەوە کە ئەم میلەتی جیهانانە پیا ڕۆشت و زۆر شتی ناخۆشیش ڕوویدا لەم کاریسات و زۆر خۆشەویست و عزیزی خەڵکیش ڕۆشت بەداخەوە بەڵام ئەو ڕووداوانەش تەسیر کردوتە خەڵک بخۆیان بچێتەوە بە هەستی خۆیان بچێتەوە لە مەسەلەن بۆ کۆمەڵایەتی نزیکبوونەوەی خێزان پێکەوە ئەمانەش دەوری هەبووە و هەروەها گەڕانەوەی هەندێک خەڵک بۆ دیهاتەکان یعنی ئەوەش گەشە پێدانیاوە بە گەشت و گوزار ینی هەندێشتی ئیجابیشی تیا بوو کە هەر ناخۆشی نەبووە ناخۆشەکە ئەوە بوو کە خەڵکێکی زۆری تیا ڕۆشتەوە و ئێشتام تیا ئەڕوات لە جیهانە زۆر خەڵک ڕۆشت طبعا بە تایبەتی ئەگەر باسی ناوچەکەی خۆمان بکەین باسی عێراق بکەین بە تایبەتی عێراق زۆر بە کاتێکی زۆر سەختە ڕۆی زۆر مەشاکیلی هاتە ناوە لەوەی کە حکوومەت تشکیل کرا لەوەی کە ئەم بێسەری سیلاحەیە کە بڵاو بۆتەوە لە عێراقا ئەو دژایەتی کە ئەکرێ بەرامبەر حولەفا بەگشتی ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر عێراق وهروەها ملبنانەی بینی ئەمریکا و ئێران لە ناو عێراقا ئەوە خۆی گەورەتری ململانەیە و عێراق ناتوانێت دەرچێت لەم نەفەسیە با لەم قوارەیە دەرچێت چونکە هەردوو لا ئەیانەوێ خۆیان چەسپێنن و جادەکە چۆڵ ناکەن بۆ کەس
ینی عێراقیەکان لەبەر ئەوەی وەلایەن بۆ عێراق نییە بەداخەوە ئەوانەی کە حکمەکەن ئەوانەی کە وەزیرەکانن هەتاکون ئەندامانی پەرلەمان وەلایەن بۆ عێراق نییە وەلایەن بۆ ئەحزابە و ئەحزابانەش وەلایەن بۆ ئەم دەوڵەتە یان ئەو دەوڵەتە لەبەر ئەوە تەماشایەکەی وەزی عێراق دائیمەن لە ڕاکێشنا مەد و جەزرایە با بڵێ بەنسبەت هەرێمی کوردستانی شۆگەر بینە سەر هەرێمیش بەداخەوە تووشی قوارەیەکی ئابووری زۆر بوو چکانەوەکو هەر ئەو قەبارەی ئابووری کە لە جیهانە ڕوویە لە دابەزینی نەوتە ئەوانە بەڵام هەر گەمارویەکی عێراقیش لەسەر کوردستان ئەوە هێزگاری گوزەرانی خەڵکی کوردستانی زۆر ناخۆش کرد و هەندێک ڕووداوی ناخۆش کە ڕوویدا لە مزاهرات و شتەکانە بەداخەوە ڕوویدا ئەمە نەتیجەی ئەو گەمارانەیە کە لەسەر خەڵکی کوردستان و لە کوردستانە کرێت چونکە بەداخەوە لە دوای ڕفراندەمەوە تاکو نیستا ئەو سێ دەوڵەتە عێراق و ئێران و تورکیا بە پێکەوە کارەکەن بۆ ئەوەی هەرێمی کوردستان هەرێمێکی لاواز بێت و کاریشان کردووە باشترین نۆک و بەشەر بەڵکوم بە ئابووری کزیکەین لاوازیکەین بەڵام خۆشگوزارانە خەڵکی کوردستان و هەوڵ دەدەن کە لەم قەیرانە دەرچن بەڵام ئەوە سەرکەوتوو نابێت ئەگەر یەکتەبایی دروست نەبێت لە بینی ئەم حیزبە کوردانە بۆ کوردوای لێت سوالێگە بێ بکرێت کورد بۆ عالم کوردی ناوێت یان ئێمە کورد خۆمانمان ناوێت لەوە چێت عالم هەوڵەیە یارمەتی و با بەڵام تۆ خۆت یارمەتی خۆت نای بووگەیتە ئەوەی کە ئامانجەکانی میلەتەکەمان بێت کاک سامان لێرە پرسیارێکی دی هەیە دوێ ناوبەرێدا یعنی حتا vê wexta em têdayne karta referandumê ew kartaya ya ku seranên Iraqê li jêr te'sîra van welatê te jê behezkirîn tirsin eger zext û fişarên wan li ser herêma Kurdistanê wekî sala 2020 bûye awayî bin sala 2021 dibîtin hindek hawkêşe bêne bihartin eger ew hawkêşe bi dilê Iraqê jî nebin waqe mecbûrî wan guhartina dike bi re'ya te ew guhartinê dê çêbin bi van zext û fişaran bi vê beralaya hêzên siyasiyên cudayên Iraqê têda herêma Kurdistanê ber bi kîş arasteyî be پێشەوەی ئەو وەڵامە بەمەوە ئەبێ چاوخێنە سەر ئەمریکا چی ئەوێ بکات لە ناوچەکە ئەمریکا ئیسا مەترسی ئەوە هەیە ترامپ وەکو ئێران خۆی ئەعلانی شێکا وەکو هەموو تەوەقوعا دەکەن وەکو ئەو حەشدی عەسکەری ئەمریکیە لە ناوچەکە ئەمریکا لە ئێران بە پێش ئەوەی ترامپ چێتە دەرەوە بۆ ئەوەی کێشەیەکی گەورە دروستکە بۆ بایدن اینجا ئەو کێشەیە ئەگەر دروست ببێت ئەوەی ئێمە ژەگرێتەوە لە ناو عێراقین ململانەکە لێرەژە بێت و لە عێراقیژە بێت لە هەموو شوێنەگە بێت ئەوەی کە ئیمڕۆ ڕوویە لە بەغا کە حەشدێکی شعبی بگیرێت یەکێک لە حەجی شعبی بە سەرۆک وەزیران بڵێن گۆشکە دەبڕین بە یەکێکە بڵێ ڕسم لابەی قۆڵ دەبڕین ئەمە هەیبەتی حکوومەت نییە دەرێخا کە کازمی زۆر لاوازە لە حکومڕانیە بۆیە سەرۆکی کۆمار ئیمڕۆوتی فەشەلمان هێناوە لە 2023 حکومڕانی فەشەلمان هێناوە بەگشتی قسەیە کرد فەشەلی هێناوە و ئەویش ڕاستەکەی وت ئەوە لەوانە فەشەل لە بەغا فەشەلێکی گەوران هێنا چونکە وەکو وتیشم لە پێشەوە وەلایەن بۆ عێراق نییە وەلایەن بۆ ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتە ئێمەی کورد لێرە ئەگەرمانەوێ لەم قەیرانە دوو خۆمان بپارێزین لەم قەیرانە دەرچین وەکو هێزێک لە ناوچەکە ئەبێ ماڵی کودرێک بە ڕوونترینیش بڵێم ئەبێ پارتی و یەکێتی دانیشە پارتی لەگەڵ هەردوو باڵەکە یەکێتیا دانیشن هاوسەرەکەکە بۆ ئەوەی هەچی بەڵام یەکێتی حاشا دەکە کە دوو باڵ بن دوو هاوسەرۆک ئەفوەن با بڵێم دوو هاوسەرۆک دانیشن لەگەڵیانە بۆ ئەوەی هەچی گفتوگۆرەکە لەسەر مێزی گفتوگۆ حەلەکرێت ئەبێ دابنیشن چونکە ئەگەر بمانەوی پێشکەوین ئەبێ وای بێ ئەگەر وا نەکەین 2021 بۆ ئێمە ساڵێکی زۆر سەخت دەبێت باشە ئاماژەتان بە سیاسەتەکانی ئەمریکا کرد بەرامبەر بە هەرێمی کوردستان و هەروەها عراق و ناوچەکە ئێستا لە ئەو هەڵبژاردانەی کە لە ئەمریکا بەڕێوە چوون تا ئێستا سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا بە پێی دوایین ئامارەکان جۆ بایدنە بەڵام هێشتا ترامپ لە کۆشکی سپیەوە خەریکە کۆمەڵێک گەمەی دیکەی سیاسی لە ناوچەکە دەست پێ دەکات پێتان وایە دوایین
گۆژزی ترامپ چی دەبێت بەرامبەر بە ئێران و ناوچەکە بەگشتی ئایا هیچ گۆڕانکاریەک ڕوو دەداتەوەی کە خەڵکی ئێران چاوەڕێی دەکەن خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بزانن بەرەبەری ساڵی 2021 یا لە سەرەتاکانی 2021 چی دەگۆڕدرێت؟ خۆی ئەوە سوالێکی دەڵێ ملیۆنە دۆلارێ نییە ئەو سوالە بەڵێ یەکەم 5 مانگ لە ئەمریکا انتخاباتی لە جۆرجیا بۆ دوو ئەندامی مەجلیسی پیران هەڵەبژێرێت ئەگەر ئەو دوو ئەندامە دیموکراتەکان بیبنەوە سەنەتیش ئەچێتە لای دیموکراتەکان وەکو نوێنەران ئەنجومەنی نوێنەران پیرانیش ئەچێتە ژێر دەستیەوە ئەوە میزانەکە هەمووی تێگا چووکە بن بە 50 نائیبی ڕئیسی ئەمریکا کە ئەبێ بە سەرۆکی پیران خۆی سەرۆکی پیرانە بە یاسا ئەبن بە 50 ترامپ ئینتیزاری ئەوەکە و ئینتیزاری 6 مانگەکە 6 مانگ بەڕەسمی لە ناو کۆنگریساوەکو شتێکی سەرمۆنیە ئەکرێت کە بایدن هەڵەبژێرێ بە سەرۆکی ئەمریکا دوای ئەوەی کە هەموو یاساکانی تەواو بێتە کۆنگرس پیرۆزبایی لێکەن چ مژارێک بەدەست ترامپ بۆ مێنێ ئەگەر هاتوو لە ئێران بە حربێ دروستکە ڕئیس لا نابن ئەگەر جەنگێک هەڵبگرسێنێ لە کۆتایی دەسەڵاتەکەیدا لە دەسەڵات دەمێنێتەوە بەڵام ئەگەر بەبییرتان بێنمەوە ئەمڕۆژ ڕوودی جولیانی پارێزەری ترامپ قسێکی کردبوو وتبووی لە 2021 زۆر شت دەگۆڕێ و ئەگەری هەیە ئاڵوگۆڕی دەسەڵات لە کۆشکی سپێڕ و نەدات پێتان وایە شتێکی وا هەبێت؟ باوەشی زیاد کەم وەزیرێ دەرەوەی ئیرانیش دەڵێ ئێمە دەزانین ترامپ نیەتی شەڕی هەیە لەگەڵ ئیران کەواتە چی؟ بەڵێ خۆی ئەگەر سەیری تەحەشوداتی ئەمریکی پێی لە ناوچەکە بۆیە بەحسم کرد ئەم هەموو غەواسەی نەوەی هێناوە باریجاتی هێناوە B-52 تقریبا 6 بۆ 8 هێناوێتی بای 3 ملیار دلار ئتادی هێناوە بۆ ناوچەکە سوالێک بۆ لەم ماوە کە ماتوانی ئەم هەموو تەجەموعی عسکەریە بکات خۆی لەوا گرنگەکەیەتی خۆی ئەو مەترسێ هەیە کە ئەو بیانەوێ و ترامپیش دائمی ژەڵێ کە ئەنەما خۆی ئەمێنێتەوە لە کۆشکی سپی وەزیری دیفاع ڕازی نەبوو لای برد ئەوانەی کە لەگەڵیان لە وەزارەتی دیفاع جا ئەمێنێتەوە سەر قیادەی عسکەری ئەمریکا تەجاوب بەکەن لەسەر لەگەڵ ئەوان داواکارەکانی بەڵام بە پێی یاسا هەتاکون 12 نیوەڕێی 21 ئەو ڕئیسی ئەمریکا بە هەموو سەلاحیەتەکانەوە یعنی 19 توانی هەڵگیسێنێ لەبەر ئەوە هەموو شتێک دەبێتەوە قوعکەی و بە ئاسانی ترامپ ناڕۆ من وتومە لە هەوە ڕۆژیشەوە لێرەش وتومە ترامپ بە ئاسانی ناڕات بخوا شتێک پێ بڵێم ئێستا لەم ناوەندەدا ئەگەر ئەمریکا لە تەهرانی بدە خۆتارانیش پێشتر نەیشاردووە کە ئەوانیش لە هاوپەیمانی ئەمریکا دەدەن لە هاوپەیمانی ئەمریکا کێە خۆ کوردم کەواتە ئێمە خۆن یەکێکە سعودێت هەیە ئەماراتت هەیە ئەوانی ترت هەیە یەکێکین لە بڵێ چۆن خۆمان پارێزینەوە خۆت ناتوانێت پارێزی تۆ ئەبێ ئەو بپارێزێت ئەی ئەوان سیستەمی بەرگێری بە ئێمە نادەن وەکو چۆن ئاسرائیلیان داوە دایان ناو خۆیان دایان ناو تۆ نایەن بە تۆ هینی خایران هەیە بۆیە ینی ئەم دشین ئەس باوەرم من ئەوژت دەدیت چەند جارە بووە میێوانێ منژری کاکی سامان بەڵێزان پێشبینیەکانت هەندێک ئەرێنینە بڵێ ئێکەوە بێ شتێکی خۆشیش بڵێ خوا لێ ڕازی بێ والله إن شاء الله من وكو من دائما متفائل بشخصي هوادارم خوش يعني دنياكي خوش بيت هوادارم ترامب أو هنغاوة نكات بلام أجر كردي لا مو تنسيقي بقوة هي هاتشي شون الله برجواندي إيران هي بو ميليشيا كانوا بو أني سرب إيران لا تشيل العراق تشيل سوريا تشيل لبنان لەوانش هەمووی بە یەک دقە لێرێت یعنی ئەوە ئینتیزار ناکەن لێوێ ببرێت و ئینتیزارکردن نانەنا هەمووی پێکەوە لێرە وەکو چۆن ئەڵێ مۆسیقایەکە لێرە هەمووی ئۆکستراکە پێکەوە دەستپێکە هەمووی دەستپێکە بەڵام ئەگەر ئەوە نەبێت بایدن سیاسەتێکی نەرمتری هەیە ئەوە حزبی جەمهوری دیموکراتەر خۆی ئەنوان زۆر نەرمن لە سیاسەتی دەرەوە هەوڵەیە بە ئاشتی بەڵام ئەم جارە لەگەڵ ئێرانە بە ئاشتیە بە شەڕ ناکات بەڵام زەختی اقتصادەکەی هەرمێنێتەوە لەسەری و هەروەها ناوچەکە بۆ ئەوەی ئێران مەسلەی بلاستیکی ساڕوخەکانی ئەبێ نەمێنێ نایڵێنەوەوی هەبێت نەوەکو بۆ 500 ساڵ هەر هێچگاری نابێنەوەی هەبێت
بکە دەرکەوت زیاتر مەشاکیلی ناو لە ناوچەکە کەواتە چاوەڕێی کۆمەڵی گۆڕانکاری گەورە دەکەین لە دوای چرکە ساتەکانی 2020 و دەستپێکی 2021 سپاس ئەوە هیوای ساڵێکی خۆشیش بۆیەوە دەخوازیین پێشبینیەکانیشتان لە بەرچاو دەگرینەوە بەراوردی دەکەین بۆ ڕووداوانەی کە لە داهاتوودا ڕوودەدەن بەڕێز سامان شاڵی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی لە ستودیۆ میوانمان بووی زۆر سپاس تو هەر هەبی بژی بەخۆ ساڵانێکتە پیرۆز بیت بەخۆشی بن بەێ بەڵێ هێژان دەچینە زاخۆ ئیسلام حەزرا ئیسلام پەیاما زاخویا چییە بوو ساڵا داهاتی خەلکێ زاخ و دەرکەتنە بازاری وەکی هەولێرێ دەرکەتنە سەرجادەیە یانژی پابندن ایمان گل باخ سرسالا و همی حوال و افکارم پیروز بودن زیاره وجهش بویر نخواشن سال 2020 بود که و دو جارا سه جارا دنگی ول سر هفت قد بود اف جیبو بیرهات نکرد نخواش سال 2020 دی اف بجن بویر تکنیکی بود البته ایمان لسنور دفر از آخوشش بوی سرسال خلق درکتین سر جادیان براستی جی لگوری رینمان جی و با آوه که فرمی یعنی هیچ رو رسمک بو آهنگن سرسال هیچ رو رسمک فرمی نباید سنور دفر از آخوله تو تزانی جی زاخویان همیشه آرامگاه که خواهی که اوج پرا دلالت همی بونو هلکفتان دا قصد کنه لو وانا سرسال جی پرا دلال باوشا دلال والا نهلاینه او لسر پرا دلالن هجمارا که زورا خیزانان گنجان همج زاخو همج در دورن زاخو همج دهو که قصد داره کرین الوره لجنه پیوندیدارن حکومت هرما کردستان جی سازین وان جهان الوره گوری برنامه خوا او همی عالیه که آگهدار دکن کنا به هیچ خربونه کیان آهنگک بهت گران و همی عالیه که آگهدار دکن کدام جمیر 12 هر جاک جن خوا دایخه قال مدارايد غازي هي اگر رايد تبو من بحث بكي بزانبن كاك ولات اگر بحث بكي برنامج واتشيا وهن شواد قرنو آگهدار كرنوا جبوش عالیه که شف چا در باز بزاف بله زور سپاسه هم بو خلکی شبکه طیبت هم بو لجنه میت قیم مقام شبکه طیبت او خلک یعنی بو خوشی خود که نف خاصه جن گشتیاری طیبت برادر و کو یاسر ما لجنه دیو چون سنور قیم مقامی قزازاخو يعني هم بشن كنترولا وضعي بكينا بيرن شو قربالغي وواجب جكرنا رين مايون جيبه كان بخاطر في چندين بدركتين الحمد لله والشكر بيجي نسبة قربالغتين جهات زاخده يعني بيجي جهات كنترول ده امنار هند وصل خمسة كاتشي بتن كو حريات خلقي زيادة جم تكناد شو آگهداریا کافه و رستوران توانات کن کاکولات حتی کنگی وانا رپهات یادم وکیلی بنگوری رن ما همي افيت كافي ورستوران والجل افين هولند دهوته كو افيت خاصة جهات آهنگا ما يت همي يت آگهدار كني كو لجنه ما فيجا سروات جرن يت آگهدار كن حتى دوزداي شوی نابد بتفکرین لدیفون بیان وزارتان آخوی دمایی که درکتی. زور سپاس. و تطلع بردرش و هاتم و پیامی کم ها بزن پیامی چه ببونه سری ساله. سری ساله لپیروز ماهی لکاگ مسعود بارزانی پیروز دکم لکاگ نیچوان بارزانی پیروز دکم لبرا گوره پیروز دکم بۆ سەربەخۆی دەوڵەتیش ڕابگەینە نەتاکەنگی ئێمەس بۆ سەربەخۆی دەخوازن ئێمە هەمی مۆرمان کرد بەلێ بۆ سەربەخۆی دەوڵەت بۆ سەرموسڵ بارزانی و کاگنێچوان بارزانی سیدات بارزانی وەجی بارزانی هەر بژیت ماڵ بارزان و بەس. زۆر سپاس بۆ تە پەیامەتەش گەشت کاک بەڕەوان توش دووکە هاتیە بزانم چ پەیامەکاتە هەیە ئێدی ترێ خەلکی لێرە خرفە بووە تو یەک شوان کەسایی کوتە ڕێنماژی جێبەجێ کردی ئەس وێ سەر ساڵێ خەلکی زاخ و پیرۆزکەم چکاسم کە هەر زاخۆمە التاجی پیرۆستکەم ئیشاڵا دەپیتە ساڵێکە خۆشیە مە گەلێک نەهامەتی و مە گەلێک خۆشتەویش دەستداینە ئیشاڵا ئەف تشتە نەمینیتن و ببیتە ساڵێکە خێر و خۆشیە مدوێت ئەس پرسیارشتە بکەم ئەرێ تو هەم گاوەل سەرمایک ئەک هەوڵاتیەکێ زاخ و هێڤیاتە چیات وێ ساڵێدا ویا من پرسیارت اجده برسف توش برکر سرسارا و روماله به هیویا سالا خیر و خوشی و برکت و نمانا نهامتی آبد بوم همی ملت کرد و با همین جهان و قرطال بون جوان قیران و وان نهامتی و وی ویروسی جو هیویا متگلیاته انشالله سالا خوشی بیتی زور سپاس کاک برام ولی ویجی جدایی خواب و ایمان دی ویجی اف درفت قوست و بسیار کش میکر من جو برسوایی دا دوباره سرسال الوا پیروز کم زاخو به وی آوایی برای چه خلق لپرا دلال پێشوازیە لە ساڵانی دیکە باشە زاخۆی هەر هەبن بەهیڤیمە ئەف ساڵە بووە گەلک خێر و بەرەکەت بێت هەفکارێ من ئیسلام یوسف ژە زاخۆ کادلا
تهرهبي سپاس ئیسلام لە هەولێریشەوە کۆمەڵی ڕێنمایی دەرچوونە جگە لە بەڕێوچوونی هەنگەکانی سەری ساڵ بەڵام لە هۆتێل و مۆتێلەکان و مۆڵەکانی دیکەش بە هەمان شێوە نەورەس عەبدوڵڵا لە یەکێک لە هۆتێلەکانی شاری هەولێرەوە لەگەڵمان نەورەس زۆربەی خاوەن هۆتێلەکان دەڵێن کە ئەوان ئامادەکاریەکانی خۆیان کردبوو بۆ ئاهەنگەکانی سەری ساڵ و ئەم بڕیاری کە وەزارەتی ناوخۆش دەری کرد و کۆمەڵی کاریگەری لەسەر ئەوان هەبوو بزانم کە کاریگەریەکان چی بوون ئایا بە هەمان شێوە پابەندی بڕیارەکانن وایتر سەری ساڵی نوێشت پیرۆز بێت. گوڵباخ سەری ساڵی نوێ دووبارە لێەوە لە هەوڵەتیان هەرێمی کوردستان پیرۆز بێت دیارە بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ و بڕیارەکانی ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەرکران بۆ بوو کە هەموو ئەو هەنگانەی ئەو لایڤ موزیکانەی کە ساڵان لە شەوی سەری ساڵدا ئەنجام دەدران لە هۆتێل و مۆڵ و بەشێک لە کافتریاکان ئەم ساڵ ئەمانە هەمووی قەدەغە کران و بۆیە لە کاتژمێر 5 ئێوارەوە تیمەکانی قامیەتی قەزای ناوەندی هەولێر بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار چەند تیمیان دابەش کردووە بە سەردانی هەموو ئەو شوێنانە دەکەن بۆی بزانن تا چەند بڕیارەکان وەکو خۆیان جێبەجێ کراون دیارە بەشێکی زۆر لە هوتێل و مۆڵ و کافتریاکان پابندی بڕیارەکان بوون دیارە لە بەرامبەریشدا هەبووە کە پابندی ئەم بڕیارانە نەبووە. من ئێستا لە هوتێلێکم دیارە کاتێک هاتین کە لێژنەیەک لە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار سەردانی هوتێلیان کردەوە بۆی بەدواداچوون کە ناخۆ لێرە تا چەند بڕیارەکانی وەزارەتی ناخۆ بڕیارەکانی ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر وەکو خۆی جێبەجێ کراون وردەکاری زیاتر لەسەر ئەنجامی بەدواداچوونەکەیان لەگەڵ کاک نەریمان فازڵ گوتەبێژی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار قسە دەکەم. سەردانی هەموو شوێنانەکەن پێم بڵێ گەیشتنەچە ئەنجام بووە بالەمی دەست بکەین سلااو لێەوە ساڵی نوێ لێوەش پیرۆز بین بێگومان ئێمە لە 24 مانگۆ دوای ئەوەی ئەو بەیانی کە لە بەیانی ژمارە 57 لە وەزارەتی ناوخۆ دەرچوو بە تایبەت خاڵەکانی 14 و 15 تایبەت بوون بە گەشت و گوزار ئێمە ڕاستەخۆ لە گەشت و گوزاری هەولێر 4 لیژنەمان دروست کرد بۆ ئەوەی سەردانی شوێنە گەشتیاریەکان بکەین بۆ ئەوەی بەدووادا چون کەم زانین ئایا تا چەند پابند دەبن بە ڕێنمایەکان وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد ئێرە یەکێکە لە هۆتێلە 5 ئەستێرەکان لە شاری هەولێر کە بێگومان ئاهەنگی تایبەتی هەبوو و ڕێکلامیشی بۆ کردبوو بەڵام دوایی ئەوەی کە بەیانەکە دەرچوو ڕاستەخۆ کانسەڵی کرد دەتوانە بڵێم 100% پابندە و بەشی زۆری شوێنەکان پابندن بەڵام بەداخەوە ینی بەشێک لە شوێنەکان پابندە بوون ئەوانیش بە پێی ئەو بەیانامی کە لە وەزارەتی ناوخۆ ئەو ئیجراعاتانی کە تێدا دیاری کرابوون هەم بەداخستن هەم بە پێبژاردننیش دووچاری سزا بوونەوە چەند ژمارانی چەند شوێن ئەم بڕیارە خۆی ئێمە ئێستاش بەردەوامن تیمەکانمان دەگەڕێن ینی لەوانەیە دوای 12 شەو نەتیجەمان بەدەستکەوی کایە چەند شوێن پابند نەبووە بەڵام ئەوەی کە هەیە لە 24 مانگەوە زیاتر لە 15 شوێن پابند نەبوونە و داخراون و هەروەها تووشی جاری هەتا ئێستا هیچ شوێنێک دانەخراوە چونکە لیژنەکانمان بەردەوام دەگەڕێن ینی وەکو باسم کرد ئەوەی کە لە بەیان نامەکە هاتووە هەتا 12 شەو پێویستە کراوە بن بەڵام ئاهەنگ جێران نییە بە هیچ شێوەیەک هەموو ڕێستورانتێک دەتوانانی یان هەموو کافەیەک تا 12 شەو کراوە بێ بەڵام بەبێ ئەوەی ئاهەنگ ئەنجام بدا وەکو باسم کرد لە 24 مانگ تاکو ئێستا دەتوانم بڵێم زیاتر لە 15 شوێن داخراون و تووشی پێبژاردننیش بوونەوە. بەڵێ لیژنەکانی ئێمە بەردەوام دەبن تا درەنگانی شەو تا ئەو کاتێک کە سەردانی هەموو شوێنەکان دەکەین بزانین لەکوێ ئاهەنگێ یاخود لەکوێ پابند نەبوونە بۆ ئەوەی جگە لەوەش ئێمە ئاگدار بین لە هۆتێلەکان بزانین تا چەند خزمەتگوزاری لە چه ئاستێکدا پێشکەش بە گەشتیاران دەکرێتن. سواز بۆ جەنابەت دیارە ئیمان ینی ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ و ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر بەو شێوەیە کە هوتێل و مۆڵەکان داخراون بەڵکو بەکراوی دەمێنەوە تەنیا ئەوەی کە قەدەغە دەکراوە سازکردنی ئاهەنگەکەیە ئەو ئاهەنگەی کە ساڵان بۆی سەری ساڵ ئەنجامەدران بەشێکی زۆر لەو هوتێلانە دیارە ئەو سەرڕای ئەوەی کە ڕێکلامیشیان بۆ کردبوو بەڵام بەهۆی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر ئاهەنگەکەیان کانسەڵ کردوێتەوە. باشە نەورەس عەبدوڵڵا لەسەر ڕەوشە هۆتێلان لە هەولێرێ زانیاریدان تە هەر هەبی هەفکارێ من دناوەوی دیان داخویان دەکەن یەک ژە ئاکرەیە ئێدن سەدق ئەرەن ژە دیاربەکرەیە ئاری دێمە لایەتە بزانم خەلکی ئاکرێ چ پەیامێک هەیە بوو
سالا داهاتی جبر کو آکریجی جهرشه و بردومان ارتشا ترکیه به هجت هبونا گریلاین پک که دف سالا دا به پار نبو پیاموان چیه بو سالا داهاتی؟ بله ایمان بریا هر تشتی سر سال و تاوی تماشاوان کورسان 24 پیروز بیتن بیا یکی کو سال دهاتی سال 2021 بو متوی عالیه که ببیتن سال خوشی و بختوری جبر کد نو 2017 دا جبر 2020 دا جبر در کتنا ویروس کرونا دیما گلک نهامتی دیتن اگر کوم بحث آکری بکن یا راست کو چند روزک بونج عالیه لجنا رو پروبونا ویروس کرونا بتایبتی جی قای مقامی قضا آکری و گلکی دهات را گاندن کونا بیتن به چه رنگ کی چالاکی نه فرمی و نه نفرمی جی پرونه چنج بو کی کو روشا ساخلمی آکری پاراست بیتن کو ما کی دریجه هیچ حالت کی توجبون ویروس کرونا نو دونات یا تومار کرن اف شب سر سال امشین بیجین کو که هر شبکه دار باز بوی با وک نورمال الاکری پروچیتن گلکی ما پرسیار ذکر کوم بزنین که چه چالاکین فرمی یا نه فرمی لاکری دی پروچن یا نه هات زانین کو چالاکی دی پروچن و نشانه که کو چالاکی پروچن لف جمیان پیدا نبنتن اگر دنا و کافیان دانده گنجولا و لحف کن ببین گهداریا موزیک که زندی بکن جبوه که کو سر سالان خادر باز بکن اوجی نشانه که کوی دی خلک گشتوی باری کو بوانا ساخلم یواج هر تشتی گرنگتر رنگ سر سال رنگ کیف و خوشی چالاکی دوباره ببین لی رح اگر کو بیتش دزدان رنگ دوباره نبیتن داله که دیش دامد وید بحثاوه که بکن ایمان د سال دار باز بویش دا شوا سر سال لاکری کلتوره کی تایبت یه زیادتر خلک اتناوا مالین خدا وش شوا سر سال در باز دکتن جبر کو پیش یادم که هم دنوا بازار تایبت به فروتنا شیرینی هایان دا بی مدید گلک خلک تاتن شیرینی گال خود بر ملی پرسین کابوچینگ تینا ویرا شیرینی هایات بن گوتن کوما پی باشتر هم دنوا مالین خدا بین زیاتر خلک آکری اتناوا مالین خدا وش وانه در باز کرد دالی که دیش هیچ گمانک دا نه حتی کو افریقایی تو باران لنافچه این چای هبویین فروکین جنگین ترکیه لوان دورین کو پک کلی هنا ایدی پک کم شین بجین بو بلا نسبت لسر خلک آکری کو به سالانه و نخواست مجد اف ساله دا ایدی اف ساله 2020 به تمامی آکری سال خوشی نه و بیویایی که کو سال 2021 که بیت خوشی بله آری حسین جاکری تو هر حبیب هیوی نه او هیوین تا گوتین خلک آکری سال دهاتی نمینن هیوی ببنا راستی هر حبیب ایمان ئێستا هاوکارم ئسلام یوسف لە زاخۆ لەگەڵ مان بوو بەڵام شتێکی جوان لە زاخۆ ئێستا هەیە وەکو زاوایەک ئەمڕۆیان هەڵبژاردە بۆی کە ئاهەنگی هاوسەرگیری پێک بێنوتر بچنە ناو قەفەسی زێڕینەوە بەڵێنی پێکەوە ژیانێکی خۆشتر بێکەوە بدەن ئەمەوێ ئیسلام پێم بڵێ و بکو زاوایە بۆچی ئەمڕۆیان هەڵبژاردووە پێمی ئەوان چییە ئایا 2020یان چۆن بەڕێ کردو ئەیانەوێت چۆن هەنگاو بنێنە ناو ماڵێکی هاوبەش ژیانێکی هاوبەش و هەروەها ساڵی تازەی 2021ەوە بله پیویاکو او جوکه همون ملتی سال 2020 همین خوشی و نعمتی نوی و بهلن از اچما عالی وانا پیام وانور گرم بزانم وانا بوچی افرو هل بجارتی او که هاتینا ناوا پرا دلال و وینه آنده گرن جاره دست بکه پروسه هفجینیا و پیروز بتن سر خیره بتن انشالله ممنون بود سال دهاتی و هم شهیان آواج سر خیره بتن مدویتن از بزانم بوچی و هل بجارت کوهین افریقا وی وینه پرا دلال بگرن و این هاتن پرا دلال خودی دست پیکا سالانیه سال 2021 مدویا هم ویرب هل بجیرم پرا دلار پرا بری جایی که گله خوشه مدویا هم نه تصیره لی بگیرن باش هر بوچی و بریار دا افرو شهیانا به دماهی کا ساله خودی دماهی کا سال 2020 ما بریار دام هر دو شهیان پیک بینن باشه چی هیویا کا واه یا چه پیام کا واه هیویا ما او کردستان هم هر سرفراز بد هر آرام بد انشالله بلاوان دشمن و نیارش ما بد بوک خان بزانم پیامات چیه و دف شود و قصد پر دلال گرم ماشاءالله بویا جه سرنجا خلکه همیه یعنی بریاره که تمام جواز بیوده چه پیام که خود پیامم اوه که هر دم کردستان سرکفتی بود پشمرگه قارمای سرکفتی بن و دا خوازا سرفرازی به همیات خوازم من بریار دا که شوم یعنی شهیانا خوب که دست بگه سال 2021 ما گوت مده شهیان خوب که دست بگه شهیان جکریه هم تنوی نگردن که سکار الواکم شهیان یا کریش بس ما گوت بوینا دهی نویره اوه نبیا حسن علی خنجره یجی پشمرگه قدیم
پێشبەرگی قەهرەمان نویا حسن علی خنجر هنرمندێکی دیارێ دەڤرا بەهدینانە بەێ بەێ زۆر سپاس سڵاوێ نەبووە پیرۆزباهی الوەتکن دوبارە ناوی کوردستان 24 و سڵاو ڕێز بە حسن علی خنجر بەێ ئیمان هەلبەتە یعنی هەمی جاران جی بیک و زاڤایان زاخۆ بژن پرا دەلال جێت گرم بوەیەکێ کووەکە بیرهاتنە کوێنەیەکێ بۆ یادگاری لەبەر بگرن لێ ئەیشەف بڕاستیش جیاواز بووە هەم شەڤە هەری داویە 2020 دا وان دو هفجینان وان بیکو زاوایان بریاردایا کو بین پرا دلال و ایدی هاتنا وانشی بویا جه سرنجه و کیف قشیک بو گل جه سنگلن اسلام بایوان یه خیرب سر همی سنگلا دا بیتن پیروز بیتن شکریت تو خود گلک سپاس به افکار من اسلام زاخو پیاما دو بیکو زاوایان گهاندن براستی جدی منه که جام بینه لپردی دلالی زاخو پیمانه کی ژیانێکی نوێ ئەشڤیان باوەری هیڤێن نی بوو ساڵا داهاتی ئەم پێ لە تۆش بە ساڵی داهاتوانێ هەمی سنگڵ باشە دچنە دیاربەکرێ جادەن دیاربەکرێ چوو لکر و بێدەنگن یعنی حیفاوی باژاری بهێویدا ساڵا داهاتی بیوەختی ئەم زیندیبوونێ ژیانێ ببینن لەوێ دەرێ کا بزانن سدق چه پەیامێکی ددە بەvێ ڕۆژێ دەستپێکێ کاساڵانی لەسەرتا و هەموو خەلکی دیاربەکرێ بخێر بیتن فەرمو بەڵێ بەڕاستی دیاربەکر و ئەمبێژم باکوور بگشتی بە تورکیێرا ئیساڵ پێشوازیەکە بێدەنگ ji بۆ ساڵا 2021 dike ku sala 2020 jî gelek kambax derbas bû ku gelek bûyerên naxweş di nav xwe da hevand ku di serî da jî ev nexweşîna bandorên vê nexweşîna pandemiyê korona COVID-19 îro jî dibin bandora wê da pêşwaziya sala nû dike heta saet neha jî li kolanan bizaveke gelek zêde hebû lê piştî nehan wek hûn dibînin kolan û sûkên Diyarbekirê bi vê awayî xalî bûn bes em kesên ku li ser karin berdewam in li dervan e wekî te jî got belkî li Diyarbekirê îro welatî bi zêrandin li wan dîmenên pîrozbahiyan li ciyên ku tên pîrozkirin dinêrin û bûyê awayî wexta xwe derbas dikin heta ku em bêjin sala nû pêşwazî bikin îsal em çûn kolanan jî di nav welatiyan da jî bi taybet mexwest ka ew çi dibêjin ji bo sala nû gelek xalên mihîm derketin pê ji xwe wek me çaverê dikir xala yekemîn ew bû bandorên koronayê û daxwaz ew bû ku demek zûtirîn ev ji nav civakê ra ta ku ew jî vegerin ew jiyana xwe ya normal ya diyemîn ji bo bêjin Kurd bigin mafu azadiyên xwe peyamên girîng hatin dayîn îro ji aliyê welatiya ve ji bo mayikên Kurdistan 24 em jî niha li kolanan ne welatî li malê xwe ne heta ku em bêjin pêşwaziya salê bikin li Diyarbekirê jî çaverî dikin lê li malê xwe ne li derve tu pîrozbahiyekî ango çalakiyeke meydanî destûr nayê ku vêkirin li her ciyekî li her derekî xalên kontrolê hene ji bo ku em bêjin kesek wan rênimaya bin pê neke çar roj dê berdewam be ev rewşa bêdeng ya li Diyarbekirê sibê ji nehê îro ku dest pê kir heta dijemê berdestî sibê pênca jî ev qedexeya derketina derve dê berdewam be sala nû em bêjin em bêdengî dikevne hêvî dem sala 2021 ji bo Diyarbekir di serî da hemû Kurdistanê û hemû dinyayê bibe wek bêdengiyeka aramiyê ne ku bi vî awayî em bêjin dibin zext باشه هیوین خال سر هیوین تا هیوین جدل و گرم زیادت کرد ده هر هبی به هیوینا هیوین ما همویان جه بگیرن سالا دهاتی جه دیاربکر باکوری ولات صدق ارن بالا دەگەڵینەوە کوردستان لە دومیز هاوکارم ئالان حسێنمان لەگەڵ دەبێتەوە تیپێکی میوزیکی لەگەڵ ئالان کۆمەڵێک ئیتر ڕوودا ومان بینی کۆمەڵێک ساردی بە ئاهەنگەکانی ئەمساڵەوە دیار بوو تیپێکی هونەریت لەگەڵک تازە کەشوهەواکە بگۆڕە ئەوان چی ئەڵێن بۆ ساڵی نوێ چیان ئامادە کردووە
بله دمی باش بیتن اصل دومیسم کل ویره تیپک موزیکه بل پشتمن که هنرمند سردار باروجیل ویره او دیال تیپ خوا موزیکه کو اوان بریان ها بر هوی کربون آهنگ که جماهری البهوله بجین باجار که دومیز بکن لی اجبر رنمان حکومت هریما کردستان کو پشتی بریاردای آهنگ کو خربابون جماهری مازنه نکرن اوان بریاردا کو او تنه او تیپه بردام سر آهنگ خو بخو آهنگ بگیرن که سردار ام بزانین وکو بجین پنابره که روشاوا ام بجین خدانت مال هین افریقا کردستان باشورن المال خونه ام بزانین پیام چه جاری برانی عزیز از بنابه هنرمند سردار باروجی بخیر هاتنا کانال کردستان 24 دکم اف در فتح دایما ام میوان کرین براستی ما مستمع خو حاضر که روش بر آهنگ دیم مزن وش بر جشن سرسالین از بناو خودیسان پیروز بایا سرسال پیروز دکم الجمعی ملت کردستان هر چهار پارچی کردستانی و سرانسری جهان حمیه و لی مخابن وی نخوشی نهیلشت وی نخوشی کرونا نهیلشت اف آهنگ ما بین سری لی انشاءالله ازنا خودی ام هیویدان 2021 ده آهنگا مستر و حمید تشتی خوشتر سرخوبونه که کردستانی سپاس وقت سردار هم هند دمینه بین ام حسین گو خوب دینه که چوب ما آماده کردیا بو بینرین کردستان 24 ام بزن تو تیپا خو موزیک چوب ما آماده کردیا اگر هین بو مسترانه که آن چه که آماده کردیا ما بیجن بله بله کرم بکن
بله ادیب وی آوایی اف کساج بجین کو بریان هوا خو آماده کرد با هنگ کجماری گرنده وی آوایی اوجی شوا خو سر سال ربط بنو وکو بجین خلک روش اول با شور کردستان اوجی تویبید خوازن کو بو سالانی سال خیر و خوشی بید بو ملت کرد بله باشا هاوکارم الان حسین لدومی زوال قلم بوی که شهاکت بگشتی گوری وکو هنرمندانی شاموجه اماجان پکر زرینه ولات گەلێک شیرینێ بەڕاستی کوردستان جوانترین و شیرینترین وڵاتی جیهانە کەمێک لە وێنەکان لە دووبەیەوە ڕاستەوخۆ دەبینین بورجی خەلیفە ڕازێنراوەتەوە بۆ ئاهەنگی سەری ساڵ بە ئاڵای دووبەی و ئیماراتی عەرەبی دیارەکە ئاهەنگەکان لەوێ بەڕێوە دەچن ئەوەی کە دەبینین بەڵێ ئاڵای وڵاتان دەبینین کە لەسەر بورجە بەناوبانگەکانی وڵاتانەوە دەڕازێنرێنەوە بۆی کە ئاهەنگەکانی سەری ساڵی 2021 بەڕێوە ببن ئیتر ئەو دیمەنانە کە دەبینین یاری ئاگرین و هەروەها ئامادەکاریەکانن بۆ ئاهەنگەکانی سەری ساڵی 2021 بۆ پێشوازی لە سەری ساڵی 2021 بێگومان دووبەی بە بورجی خەلیفەی دووبەیەکێک لە بەناوبانگترین شوێنەکانە کە خەڵکێکی زۆر ڕووی تێدەکەن بۆ گێڕانی ئاهەنگەکان و بەڕێوەبردنی کاتێکی خۆش دەوێت. بەڵێ هێزایان ئەم دیمەنێن کوردستانێ هەمی جیهانێ بێجوداهی هون لە ماڵە خۆ بن بوات ئینینا سەر شاشێتەوە تەنێ 5 دقا دەرفەتێ بدەنە من و هەفکارا من پشتی وێ 5 دقا دیسەوەت گەڕینەوە خزمەتەوە نەچەند جەهەکی بڵاوچاوێوە لەسەر شاشە کوردستان 24 بیت هەمی جیهانێ ئینینا ماڵە هەوە گەلمە بن. باوکم چێک لە دامەزێنەرانی پەیمانگای هونەرجوانەکانی هەولێر ئیترەوە بەهرەیە یاخود بڵێم ئەو حەزە چەکەرێک لەلای من زیاتر فراوان بوو و ئیشم کرد بەردەوام لەگەڵ باوکم لە مەرسەمی ئەو کاتە ئیشی دەکرد. یەکەمین دیداری حەیران لە ڕانیا بەڕێوەچوو. ئێستا کە دەبینم باشووری کوردستانیش بایەخی بەو ئێستای حەیرانداوە بایەخی بە ئێستای بیت و فولکلۆری کوردی و کللتوری کوردی داوە. کتێبی گەشت و گوزار دەواازەیەک بۆ بژانەوەی نیشتیمان بڵاوکرایەوە. کتێبەکە بەخۆی لە 7 دەواازە پێکاتوە هەر دەواازەیەکم بۆ بابەتێکی تایبەت بە پەرەپێدانی گەشت و گوزاری هەرێمی کوردستان تەرخان کردووە. موزیک وەکی فۆن وڵاتێندی احتیمام پێدادان گرنگیە خۆ هەبیتن ناف خەلکیدا خەلکێک تێبگەیتن کە کەسێن ئەکادمی چاوانە ویت نە ئەکادمی چاوانە. ساڵە هەفتێ و هەشتێ وێڤە یعنی گروپەکە مەزن دووکێ چێبوو گروپە کوڕالە چێبوو دووکێ سەرکی شەوام سەدەشەد محەممەد سعیدی شێن بشتمەتە باشترین تیپ بوون سەربستەوەی عێراقی عەرەبە بە هەراپتر نەتگوت تیپا دووکێت گوتی تیپی نێرگز نێرگز. توێ فترە تیپا دووکێ کار کردی و ئەو موزیک دەرکەتی دیالەوە سترانە سترانت فلکلۆری تشتێکی نی بوو چاوێ خەلکێکی نیکال موسیقیەوە بوو.
اگر تیپا دهو که نبا مچش موزیک نزانی اگر ما مستادلشات نبا من نزانی هنرمندی چوایه گەر ئەتەوێت ئازیزانت لە چواردەورت بن و مەرجی کەسیان نەبینیت تەنیا یەک ڕێگەت لە بەردەمدایە